لێرەوە کە داوای ئەمە دەکات کێشە بۆ هەموو گیان دووزێت وەک کێشەی کورد لێرەوە لە ڕاستیا کێشەیەکی ناوچەیی کێشەیەکی ژیانی و ئێمە تا وعی بەمە پێیان نەکەین منەز ناکەم دەتوانین ئێمە کورد بڵین بە دەرەوەی خۆمان بە گیان ڕێن کورد زۆر خۆشحاڵم کە لەگەڵەوە کۆدەمەوە وەسڵاتان لێبێت ئەم کۆبوونەوەیە بۆ من گرنگە چونکە دەمباشەوە ناو بابەتێک کە لای من کەسدەمێکە دەکەم بە لێکۆڵنەوە لەبارەیەوە کردووە بەڵام بۆ ماوەیەک من لەو بابەتە شقاوە بەهۆیەوە کە سەرخوا بووم بە بابەتێکی ترەوە و پرۆژەیەکی ترەوە کە دەبایە و پرۆژەیە کاری لەسەرکەم هەست دەکەم لێرە لە ڕێگەی ماڵە جوانەی جوانە بەرزەوە جارێکی تر لەو پرۆژەیە دێتەوە بۆ من دەبێتەوە بە ئەو پرۆژەی کە دەبێت کاری لەسەرکەم و ئێستا دەستێکی ئەم پرۆژەیە لەوەیە کە ئێمە لەبارەی کورتبوونەوە لە ڕوانگەی جەمالنەبەردەوە بدرین جەمالنەبەرد گرنگەکەی لایەنەوەیە پرسیارێک کە ئەو پرسیارێک دەکات لەبارەی ناسنامەوە کە ئەو پرسیارە بەو شێوەیە کە ئەو دێکا پێشتر نەکراوە و دەبیرکردنەوە و بەتایبەتی دەبیرکردنەوە لە مەسەلەیەکی ئاوۆت کە بەتایبەتی مەسەلەکەش مەسەلەیەکی ئۆنکۆلۆژیە یعنی مەسەلەکە مەسەلەی بوون بێت پرسیار زۆر زۆر گرنگە و پرسیارە ئەو کەسەی دەیکا چۆن دەیکا ئەو پرسیارە لەکوێوە دەکرێت ئەوەی لای من گرنگە لێرە لەم باسا کاوەیە جەمالنەبەرد بەڕێگایەکی زۆر تایبەت پرسیارەکە دەکات کە پێم وایە بەر لەو بەو ڕێگایە و پرسیارە نەکرابێت پرسیار دەمێت لێرە ینی لەبارەی ئەوە بگوێم کە گرنگی پرسیار چییە و چ ڕۆڵێکی هەیە لە دیاریکردنی ئاراستەی لێدانەوەمان بۆ مەسەلەیەک یا گەیشتنمان بە سیەسی مەسەلەیەک یا حەقیقەتی مەسەلەیەک تەمان پرسیارکردن لەبارەی بابەتێکەوە یا مەسەلەیەکەوە لە ڕاستیا ئەو پرسیارە وەکو بڵێ هەروە ئاسان نییە جای وایە بۆ ئەوەی پرسیارێک بکرێ لەوانەیە سەناتە دەیگرێتە ئەو نەتەوەیە ئەو میلەتەیە یا مرۆڤایەتی ئەو پرسیارە دەتوانێت کات ئێمە دەزانین سەردەمێکی زۆری سەتا گریک توانی پرسیارێکی کاوە لە دەرەنجامی ئەو پرسیارە کە کردی فەلسەفە سەری هەڵدا کە فەلسەفە تا ئێستاش سەرەتایەکە کە تا ئێستاش کارنووسی ئێمە ڕەتە بۆ سەرەتایەوە کارنووسی دنیا ڕەتە بۆ سەرەتایەوە بۆ بەبێ بوونی فەلسەفە ممکنە بوو ئەوەی کە لە دوای فەلسەفە ڕوویدا ڕوو بدا لەبەرەوە ئەوەی گرنگ بوو لە لای گریکەکان پرسیارە بوو کە کردە ڕەمان ئێمە گریک دەزانین لە بارودۆخێکی سەیراوە پرسیارەمان کرد ئەو کاتە کۆمەڵە گروپی زۆر جیاوازە بوون کاریەکە دەوڵەتە کارێکی هەبوو خۆی حکمڕانی خۆی دەکرد ئەمما زۆرێک لە فێری هەرێک لەو دەوڵەتە کارانە کارێکە کولتور و زمان و یانی جانێکی سەر بەخۆ بوو لەوی کریان بەڵام بەهەمووشیان دەوڵەت گریک و ئەوان گیریان دەکردەوە ئەوانە لەگەڵەوە هەموو جیاوازێ هەیەیانە هەرێکەیان جانێکی سەر بەخۆیە گریکی بوونەکەیان لەکیایە یعنی ئەمە بەڵام لە پرسیار لە گریکی بوونەوە پرسیارە لای ئەوان دەڕوا بەرە و دەبوون ناسی بەرەو ئەوەی ئایا ئەم هەموو جیاوازەی کە لە دەبوونا هەیە لە چیەوە هاتوون یعنی چی وا دەکات کە ئەمانەی کە لەناو دەبوونان و ئەم بوونەوەرانە کارێکیان جیاوازە یعنی چی وا دەکات کە ئەمانە یەک بن لە چیا یەکن چی هەیە لەناو هەموویانە هەمان شتە پرسیارەکەی ئەوان لەوانەیە ینی زۆر بەسادە فێری بکەین کە ئەوەیە هەموو ئەوەی هەیە لە چێوە هاتووە ئەمە پرسیارەکەی ئەوان بوو طبعا ئەم پرسیارە
گرنگەکەی لەویایەکەوە پرسیار کرا دوای خۆی ئەم پرسیارە بەردەوام بوو وەکات یانی بەبێ ئەم پرسیارە ممکن نەبوو فەلسەفەکە ڕابدا لە کالیسەوە کە ئەو دوادێکی پرسیارەکە دەداتەوە دەڵێ هەموو ئەوەی کە هەیە ئەم هەموو شتە جیاوازانە لە ئاوەوەیە ئاو ئەوەیە کە لە ناو هەمویانە یەکەوە هەمویان دەگەڕێنەوە بۆ ئاو لە دوای ئەوانی تر دێن کە هەر یەکە دوادێک دەداتەوە یەکێک دەڵێ ئەسلی ئەوەی کە هەیە ئەم جیاوازانە واگەیان هاتەوە بە یەکە ئاگرە هەر یەکە یەکێک دەڵێ سەیرورەیە یەکێک هەر یەکە شتێک دەڵێت تەنانەت تا دەگاتە ئەرسطۆ تۆ خۆی ئەو بەتونانە خۆ دەکاتەوە و فەحسیان دەکا و دایان پشکنێ لەوێەوە ئەو دەگاتە و مۆزوعی سوار هۆکارەکە و سوار هۆکارێکە وا دەکەن شتێک بوون هەبێت و کتێبی سروشناسی ئەرسطۆ بەشی یەکەمی هەر ناقەشەکردنیان فکرەیە لەبەرەوە ئەم پرسیارە لە لای ئەوان پرسیارێکی گرنگ بوو ئەم پرسیارە دایکی فەلسەفەیە و پرسیار هەرکەسەم یعنی مامانێکە لە ڕووی ئۆنتۆلۆژیەوە پەیوەست بووە بۆ مناڵەی کە لە ڕێگەی مامانەکەەوە لەدایک دەبێت نەگوت مامانێکی یاکایی یعنی بەدە مامانەکە ممکنی ئەو منداڵە لەدایک دێت و پرسیار زمینە ساز دەکات بۆ پەیدابوونی ئەوەی کە لەدایک دەبێت وەکو بیرکردنەوە وەکو تێگەیشتن لە حەقیقەت ئەم دۆخەی گریک کە ئەوان پرسیارەکە لە ئاسی نەتەوەییەوە لە ئاسی ئەوەی کە هەمویان گریکن بەرزی دەکەنەوە بۆ ئاسێکی دەربوونی ئەم پرسیارە و ئەو نەتیجانە دەدا بەدەستەوە کە هەیە ئەم پرسیارە دەکەم لای ئێمە ئەگەر ئێمە بپرسینەوە لە وجودی خۆمان وەک کورد پرسیارێکی ئاوا لە هەموو شتێک گرنگترە بۆ ئێمە کە خۆمان بناسین بۆچی چونکە ئێمە کۆمەڵێ گروپی جیاوازین کە هەر یەکە ژیانی خۆی هەیە یەکە زمانی خۆی هەیە تا حەدێکی زۆر ئەگەر ئێمە بەراورد بکەین لە بینی کورد و ملەتێکی ترا لەوانەیە لە بینی کورد و گریکی کۆنایەوە بتوانین بەراورد بکەین طبعا بە کاتیان لەسەردەمی و گریکەکانە و لەسەردەمی لەسەرەڵدانی و پرسیارە دەر ئێمە میدیەکان بە کورد یانی کورد بە میدیەکان بەڕێکی کوردزانی ئەوانیش لەناو پرسیارێکی وابوون بەڵام ئەوان پرسیارەکەیان لەلای ئەوان نەبووە پرسیارێک بۆ گەردوونناسی و نەبووە تەنانەت پرسیارێکی تیۆری لای ئەوان بۆ پرسیارێکی یانی کردەوی پرسیارێکە بەکردەوەیەکی سیاسی وەڵامیان پرسیارە دایەوە ئەویشەوە بوو دووشکردنی ئەلباتان و خۆکردنەوەی ئەو شەشفێڵە بوو کە هەرێکە لە عالەمەکەی خۆیان بە شکلێکی ئۆتۆنۆمی لە هەمان شوێنابن ئەمە میدیەکان بە شکلێکی ئەمەریان کاریان کرد کە هاوکات لەگەڵ سەرەڵدانی پرسیارەکە لای گریک یانی تەنانەت لای میدیەکان هەرچەکەم یانی بەر لە گریکەکان ئەم بابەتە عملی بووەوە چونکە ئێمە بەباتی جەنگی لیبی و میدیەکان دەکەین کە خالیس لەو شوێنە ڕۆڵی هەبووە لە ڕاگەشتنی ئەو جەنگە بەهۆی ئەوەی کە لێدانەوەیەکی کرد بۆ مۆزوعی خۆرگیرانەکە کە باسەوە دەکەن کە ئەو بەهۆی ئەو جەنگەی بینی لیبی و میدی ڕاوکە یعنی ئێمە لە ڕێگەی ئەمەوە دەزانین میدیەکان لە ڕووشارەکیەوە بەر لە گریکەکان پرسیارەکەیان بە شکلێکی کردەوی وەڵامدایەوە لەوانەیە لەمەشەوە بوو بێدیکەل دەڵێ خۆی ئەقڵ لە ڕۆژەڵاتەوە هەڵدێ و لە گریکا دەگاتە نیوە ڕۆخەی و لە ناو مەسیحێتی ئەوروپایی ئاوا دەبێت بەرحاڵەوەی کە درنگە لێرە ئەمەیە کە وەمکێشەی ئێمە ئەوەیە کە تا ئێستا پرسیارەمان نەکردووە کە دەبوایە بیکەین ئەوەیە ئێمە بە هەمومان دەوتێت کورد دەرێکە لە ناو گیانێکی جیاوازایە ئێمە لەکەوە کوردین بەچی کوردین ئەمە ئەو پرسیارەیە کە بە شێوازێک لە شێوازەکان زەمان لەبەر پێکات و ئەوەی درنگە ئەو پرسیار لەبارەی کوردایەتیەوە ناکە ناڵێ کوردایەتی چییە دەڵێت کوردبوون چییە و دەبێت لێرە ئەمە جیاوازی بکەین لە نێوان کوردبوون و کوردایەتیە ئەن کوردایەتی شتێکی مۆدێرنە و ناوە بۆ بزوتنەوەیەک کە ئەو دەدا ماسێکی ماسێک هەیە کاسی وایە بۆ کورد کە وایە ئەو مافە دەرخات
بەڵام کورتبوون پەیوەندی بەمەوە نییە ینی پرسیاری کورتبوون تۆ دەکرێتە لە سەردەمی مۆدێرن و بەس لە سەرەوەدانی دەوڵەت نەتەوەکانی چەند پرسیارە دانی بکرێت لەبەرەوەم پرسیارێکە ڕەبتی بە بوونی کوردەوە هەیە لە ناوەکەوە کورتبوون کە وشەی بوونی تایە لەمەوە تێ دەگەین کام پرسیارە لە بوون دەڕاتە لەبەرەوە پرسیار لە بوون لەگەڵ ئەوەی کە کوردایەتی بەنەوراوێکەوە کوردایەتی هاتووە دووشتی جیاوازە کوردایەتی پرسیار لە بوون ناکات کوردایەتی پرسیار ناکات لە ئاساسەوە یعنی کوردایەتی بەرنامەیەکە بۆ ئەوەی کە بزنەوەیەک ئەو بدا ئەو مافانە بەدەستێنێک کە پێی وایە لە سەردەمی مۆدێرنا بۆ کورتەوە بەڵام کورتبوون دەزمان پرسیارە لە بوونی کورد لە ئەوەڵی پەیدابوونیەوە هەتا گەیشتوەتان سەردەمی کرد ئەوەی گرنگە لێرە من لە بەشی یەکەمی بابەتەکە ئەوە بوو کە دیاریکردنی پرسیار کۆنجیکردنەوەی ئێمە دیاری دەکات وەرکردنی پرسیارەکە کەمی بەشکۆی ڕاستەقینان پرسیارە بکرێ ئەوەندە یا بە وردی بکرێ ئێمە ئەوەندە زیاتر ڕێگاکەمان ڕۆشن دەبێتەوە بۆ ئەوەی وەڵامەکە بدێنەوە یانی بە جۆرێک لە جۆرەکان لەناو خودی پرسیارە وەڵامەکە هەیە یانی چەند پرسیارەکە و پرسیارە بێتە وا بکرێتە داوای کرد دەکا وەڵامەکە هەر لە ڕێگەی ئەو پرسیارەوە خۆی ئاشکرا دەکات لەبەرەوە وەڵامی پرسیارەکە لە ڕێگەی پرسیارەکە خودی پرسیارەکەەوە لەدایک دەبێت یانی پرسیارەکە بە مانایەکی کرد هەم مامانە و هەم دایکەکەشتەکە لە ڕێگەیەوە پرسیارەکە تەیار دەبێت ئەویزانی لە تۆ گرنگان پرسیارەی کە زمانە بەس دەیکاوە لەوانەیە ئەوانی کردنیان کرد ئەو پرسیار دەکا کوردبوون مانای چییە ناڵێت کوردایەتی مانای چییە ئەرە کوردبوون مانای چییە یانە ناڵێت دەسەرەتا دەڵێت کورد چێ و کوردبوون مانای چییە ئەگەر لەوانەیە کورد چێیە هەر ئەوەندە بوایە پرسیارەکە زۆر گرنگ نەبێت چونکە کورد چێیە تا حەدێکی زۆر بۆ سەواتناسەکان وەڵام ئێوەیان داوەتەوە کورد چێیە کورد کۆمەڵی خەڵکە لە شوێنێکی دیاریکراوە نیشتەکێ بوو و لەمایان کۆڵی وەتەوە و کامانە بە زمانی خۆیان هەیە بۆ کۆمەڵی زمان قسە دەکەن و ئاوان و دوگرافیەکەیان ئاوایە و مێژویان ئاوایە و ئەمەی کە لە حکایەتەکانی بۆ سەواتناسیە دەیبینی لە ڕاستیا بەرهەمی جوابدانەوەی ئەم پرسیارە نییە کە کورد بوون چییە ئەسڵەن بەرهەمی جوابدانەوەی پرسیارێک نییە کە بەرچی کراوێت ئەم پرسیارە تەنها داوای ئەو پرسیارەی کە لای بۆ سەواتناسیەکان هەیە تەنها داوای جۆرێک لە ناسین دەکات و داوای جۆرێک لە کۆکردنەوەی زانیاری دەکات لەبارەی ئەو گروپەی کە لەو شوێنە هەیە بە مەبەستێکی دیاریکراو کە هەیە لەبەرەوە لە کۆمەوانە کە لەبارەی کوردەوە بۆ سەواتناسیەکان کردیانە لەو کردوودە لە دەرناسێکە لە بێت لە گۆڕشەی کورد لە ڕووی تاریخیەوە بکۆڵێتەوە نەک لە لەکتێتی کورد یانی بکۆڵێتەوە ئەمە لێرەوە ئێمە تێدەگەین کە پرسیارەکە لەگەڵ بەڕاستی ئەو پرسیارەی بۆ سەواتناسیەکان هێنەوە بە شوێنیان دەچن زۆر جیاوازە لەم پرسیارەی کە نەبەستە وایەوە ئێمە کە دێنە سەردەمی مۆدێرنی بگەر لەوەش لە پرسیاری بۆ سەواتناسیەکانەوە پرسیارێکە لەبارەی بابەتێکەوە دەکرێت وە دروستتر لەبارەی بابەتێکەوە منێک دەیکا کە منەکە دەیەوێت ئەوەی کە لێ دەخۆڵێتەوە بە شێوەیەک لە شێوەکان دایڕێژێتەوە دروستی کات لێکۆڵینەوەی بۆ سەواتناسیەکان لە میلەتەکانی غەیری ڕۆژاوایی وەکو لێکۆڵنەوەی زانایەک وایە لە مادەیەک کە دەیەوێت دواتر شتێکی لێدوستا کە دەچن لەو مادەیە کە ئەو مادەیە بە خەڵکی بێ بۆ نمونە لێکۆڵنەوە لە ئاسنێک کە ئێمە ماسنە دەتوانین چی دەکەین یا لە ئاو یا لە هەر شتێکی تر کە ئێمە لێ دەکۆڵنەوە دواتر دەمانەوێت چی دەکەین و ئەوان وەکو مەتریالێک لە ملەتەکانی تریان دەڕوانی چونکە دەیانویست سەر لە نوێ دنیا دروستن و ملەتەکان دروستن و بەڕاستیش لە دوای ئەوە بە ملەتەکانیان لە فۆرمێکی تازا دروست کردەوە بەڵام ئەوەی کە پێیان دروست نەکرایەوە کورد
يعني ڕۆژەوە ناسی بۆچی چونکە ڕۆژەوە ناسی نەی دەتوانی بەڕاستی ئەو مادەمە بناسێ ئەو مادەیە بناسێ کە پێی دەڵێن کورد وە نەیتوانی وەستێکی وردی بکە و ئێمە دەزانین لەناو کاری لە ڕۆژەوە ناسەکانە لە دنیا لێدی هەیە چونکە تۆ شوێنە دنیایەکی بینیوە تا دنیایە بەڕاستی ئەو وەکو زیری دەبینی لەبەرەوە ئێمە تەنانەت ڕۆژەوە ناسیش ناتوانێت ئەو زانیاری ورد لەبارەی کوردەوە بدا تاوەکو کورد دواتر لە ڕێگەی ئەو زانیاریانەوەکە واو ناسینێ و ماتریاڵەوە سەرناسینێکی فۆرمێکی بداتێکە پێی دەڵێن فۆرمی دەوڵەتەوەیکە ئەوانی چی پێ دووشکرد وەزگە لەوە لە کۆڵە مۆدێرنەکانیش پێشەکە لەوایە ئەوان تەنها هەستەکەم میتۆد لای ئەوان گۆڕاوە و ئەوەنا پرسیارەکە لە کاتەوە نەگۆڕاوە پرسیارەکانی ئەوانش پرسیاری ئەوانش پرسیارێک نییە کە پرسیار بێ لە سپێسی کورد پرسیارە لەو وەزعی کە بارودۆخەی کە کورتایەتی وایە ئەگەر هەر لەکۆنەوە مۆدێرنەکانی بکەمینەوە ینی درۆزایان هەراوە ئێمە زەوەتەکە نەمانشت دەبیستینەوە تا حەدێکی زۆر نەمانشت دەبیستینەوە باسی کۆمەڵە مەسەلە دەکەن و باسی ئەوە دەکەن کۆمەڵ جیاوازیەک ئەم جیاوازیە کە لە ناو کوردەکانە هەیە کاوان لەوانەیە وەکۆکو لەی ناکۆکی وەکو هەستێک دایدەنن بە سەبەبی دەزانن بۆ ئەوەی کە کورد فۆر نەدەناگرێت وەکو لەوە وانە ئێمە لە کۆنەوەکانە دەبینین کە هەموویان تا حەدێکی زۆر کە باس ئەوە دەکەن کە کورد مافی ئەوەی هەیە تاوی دەوڵەتی هەبێ بەڵام لەناو خۆشیان مشکلەیەکی هەیە ئەوەیە کەونا کورتانەی خۆی دەبێت چارەسەرکات ئەوان ئەوەی کە لەناو وجودی کوردیا هەیە وەکو ناکۆچێک دەبینن کە دەبێت چارەسەر بکرێت یعنی ئەم جیاوازانەی کە لەناو کورد خۆیان هەیە و وجودی کوردی بوونی کوردی لەسەرڕاوەستاوە ئەوان پێیان وایە ئەگەر بێتی کوردەمە چارەسەر نەکراوە ناتوانێت ئەو فۆرمە وەرگرێت و کێشەکەش لەم لە دەرەوەیەوەندەش بەناوەیە بۆ نمونە بۆچونەکانی بۆچونی کۆمەستی بۆ چارەسەرکردنی ئەم مەسەلەیە بۆچونی لێشکتی بۆ چارەسەرکردنی ئەم مەسەلەیە و ئەوانی تریش کە وەکو بڵێ کارێکی خەمێکی زۆری کوردیان خواردووە وەکو خەمێکی ئینسانی زۆری کوردیان خواردووە بەڵام پێشەکەی ئەوانەوەیە ئەوان بەڕاستی یانی داوای لە کورد دەکەن کە ئەوەی کە ناگەن ناوە ناکۆستی دەبێ ئەوە چارەسەر بکە ئەویش لەلایەکەوە فیکەکە لەوە چونکە دەبێ ئەمانەیە ئەوان بێعادان لەوەی کە ئەم وجودی کوردی لەسەر و جیاواز بوونی کوردی لەسەر و جیاوازدانەدانەکەوە ئێمە کاتێکەمانە لابێنێ شت بەناوی کورد بەڕاستی نامێنێت لەبەرەوە چارەسەرکە یانی لەلیان نییە کە ئەوان پێیان وایە ئاوایە لێرە وەستە دەکەن لە کۆڵە مۆدێرنەکانی ئیسلامی پرسیارەکەیان نەبردوێتەوە سەرچێتی کورد چییە ئەم پرسیارەی نەبەست ئەوەی کەمانم هەموو باس کرد بۆ زانی پرسیارەکەی جەمال نەبەست چەند گرنگە پرسیارەکەی جەمال نەبەست لە دەرەوەی تەنانەت لێ خۆڵینەوە کلاسیکەکانی ئەوانەی کە ڕۆژهەڵاتناسانی نووسیدانە لەبەر لێ کۆڵەوە مۆدێرنەکانی کە بەنی کۆدی مۆدێرن نووساوە هەر دەکەم پرسیارێکی جەمال گرنگی پرسیارەکەی جەمال نەبەست لەوایە کە دەپرسێ کوردبوون چێت وان پرسیارە تا حدێکی زۆر هەر دەکەن پرسیارێکی کوردیە یعنی منی کوردی خۆی دەنا دەتوانێت بیکە یعنی ئەوەی کە پرسیارەکە دەکا هەر ئەویش دەتوانێت وەڵامەکە بداتەوە لەبەرەوە وەکەوەی کە پێشتر گوتمان وتمان ئەم جۆرە لە پرسیار یعنی کە دەچێ وەڵامەکە لە خودی پرسیارەکە هەیە ئەمە دەوە دەگەیەنەوەی پرسیارەکە دەکا لە عینی کاتا وەڵامەکە بە سوەتی خەوتوولا ممکن بالقوة لەناو پرسیارەکە هەیە ئەیکەواتە گەرم پرسیارە دەبێ بەڕاستی کەسێک بیکا کە یعنی کوردێک یعنی کەسێکی کورد دەتوانیان پرسیارە بکا کە بەڵام کورد یعنی ئەو بوونەی کە هەیەی هەمان دێ لەگەڵ ئەوەی کە بوونە کۆیەی شکلی دەڵێن بوونی کوردی کاتێکە ئەم بوونە ئەمان دێت دەتوانێت و پرسیارە بکە یعنی بە واتایەکی تر بەلەوەی ئەم پرسیارە ئەسڵەن پرسیارێکی کۆیی دێ پرسیارێکی فەلسەفی زۆر شەخسی کاتێکی دیاریکراوە وان پرسیارە دواتر لە پرسیارێکی شەخسی کاتەکەشەوە دەبوازێتەوە بۆ پرسیارێکی کۆیی یعنی کاتێکە مەجوابێ ئەم پرسیارە لە ڕاستیە
تەنها کەسێک دەتوانێت دیساکە بوونێکی کوردیانەی هەیە یعنی بوونێکی کوردانە دەتوانێت پرسیارە بکات بۆچی چونکە وەڵامی ئەم پرسیارە لەناو ئەو بوونە کوردیا شارانە لەبەرەوە ئەوەی پرسیارەکە دەکات هەر ئەوەش وەڵامەکە دەداتەوە کە ئێمە دەڵێن ئەوەی پرسیارەکە دەکات مەبەستمان لە شەخصەکە نییە ئەوەی کە وەڵامەکە دەداتەوە شەخصێکی تر نەبێت ئەوەی کە پرسیارەکە دەکات و ئاشکای دەکات پرسیارەکە لەگەڵ ئەوەی کە پرسیارەکە لەناو خۆیەکی پرسیارەکەی ئاشکا نەکردووە ئەوەی کە لە زمانیەوە پرسیارەکە دەکرێت پرسیارەکە لای هەیە و بەیانی دەکات بەڵام خەڵکانێکی تر هەیە کە پرسیارەکەیان لەلا هەیە بەڵام بەیانی ناکەن دەکرێت ئەوانەی کە پرسیارەکەیان لا هەیە بەیانی ناکەن ئەوانە یەکێک من لەوانەی کە وەڵامی پرسیارەکە دەدەنەوە بەمانایەکی تر بۆ نمونە لای کالیش پرسیاری هەموو ئەوەی کە هەیە چییە ئەم پرسیارە چۆن لای کالیش هەیە کالیش پرسیارەکە دەکات و وەڵامێکی دەداتەوە لای ئەوانی تریش پرسیارەکە بەممکن هەیە بەڵام دەکرێت پرسیارەکە نەکرات نەکرێت بەیان نەکرێت بەڵام وەڵامەکە بەیان نەکرێت لەبەرەوە لێرە کاتێک کە دەڵێن ئەوەی پرسیارەکە دەکات وەڵامەکەش ئەو دەیداتەوە مەبەستمان لە شەخصەکە نیە مەبەستمان لەو بوونەیە کە لە ڕێگەیەوە پرسیارەکە دەکرێت یعنی ئەو بوونە کوردیە ئەو بوونە کوردیە خۆی پرسیارەکە دەکات لە ڕێگەی شەخصێکەوە و لە ڕێگەی دەکرێت شەخصێکی ترەوە پرسیارەکەش وەڵام بداتەوە بۆچی چونکە ئەم پرسیارە لەناو خۆیان وەڵامەکەی هەڵدەست ئەمە لەوانەیە تا ڕاجەیەک ئەوانەتان کە کارەزای دڵن لە فکرەیەک تێبدەن کە یانی چی وەڵامەکە لەناو پرسیارەکە هەیەوە دواتر وەڵامەکە لە ڕێگەی پرسیارەکەەوە دێتە دەرەوە ئەمەی گرنگە پرسیارەکەی دەمان لەبەر ئالێرەوە گرنگە کە پرسیارێکە ئێمە هەر دەکەین لە بوونێکی کوردیەوە پرسیارەکە کراوە بەڵام ئایا وەڵامەکەی یعنی وەڵامی پرسیارەکە لە ڕێگەی نەبەرگەوە دراوەتەوە ئەمە بابەتێکی تر یعنی وەڵامی پرسیارە گریستیەکە لە وەڵامی کۆمەڵێ وەڵامی جیاوازە یعنی ئەم پرسیارە هەر بەردەوام دەکرێتەوە و بەردەوام وەڵامێکی تری دەبێتەوە یعنی ئەوە نییە کە لە شوێنەکە وەڵامی پرسیارەکە بوەستێت بەڵام پرسیارەکە سەر دەکەیت هەمان پرسیارە بەڵام وەڵامەکان جیاوازن یا لێرەکەوە ئەوەی کە گرنگە لێرە من کاتی خۆشی یەکەم جارکان کتێبەی ئەوم بەرچاو کرد ئەوەی بەڕاستی سەرنجێ ڕاکێشام و گرنگ و ئەوە بوو کە هەستم کرد زەمان لەبەر بەلە ساڵانێکی زۆر پرسیارەکەی کرد گرنگە ئەوەی کە پرسیارەکە چۆن کراوە ئێمە لە بوارەکانی تریشا بۆ نمونێ ئێستا ئێمە قسە دەکەین بەڵام هەرگیز ناپرسین هەرێ زمان چییە ئەوەی کە یەکەم جار بۆ یەکەم جار ئەوە لە لای گرنگ بوو ئەمەی کە قسەی پێ دەکا وەری گرتۆ و کاری پێ دەکا بپرسێت لەوەی کە ئەمە چییە کە کاری پێ دەکا ئەمە یەکەم کەسێک کە لە زمان دەخۆڵێتەوە بە شکلێکی ڕاستەقینە لەبەرەوە پرسیارەکە زامان کاتە کە پرسیارێکی ئۆنکۆلۆژیکە یەکەم جار بیرکردنەوە و دەکۆڵنەوە لە ڕێگەی ئەم پرسیارەوە دەستێ دەکات یعنی بۆ نمونە ئەمە کە کاتە کوردایەتی دەکەیت کوردایەتی بیر ناکاتەوە کوردایەتی کار دەکات یعنی کوردایەتی کار دەکات بە نەریتێک بە سیستەمێک کارەکانی خۆی دەکات بەبێ ئەوەی بیر لەوە بکاتەوە کە ئەوەی دەکات چی ئەو نەریتێک چی کارەکەی پێ دەکات یعنی ئێمە لە ژیانە وەکو کورد ژیاوین بەڵام پرسیارمان نەکردووە ئەوەی کە کوردانە بژین یانی چی یعنی کوردانە ژیان یانی چی بامانشەوەی من بۆ هەموو نەریتەکان وایە یعنی تاک لە ناو کۆمەڵگا نەریتەکان وەردەگرێ و جێبەجێ دەکات بەبێ ئەوەی بیر بکاتەوە لەوەی ئەوەی کە جێبەجێ دەکات چییە کاتی ئەمە دەپرسین لە خۆمان یعنی کاتێک کە کەسێک دەپرسێ نەریتەکە چییە یەکسەر دەکەوێتە ناو بیرکردنەوە یەکسەر ڕوو وەرگێڕانێک ڕوو دەدا کام ڕوو وەرگێڕانە گرنگترین شتەکە لە مێژووی بابەتێکە یان لە مێژووی گەلێکە یان لە مێژووی کەندێکە سەرابدا یعنی دێکات شتی نەکردی لەوەی کە ڕووی وەرگێڕا یعنی پرسیارەکەی ڕووبەڕووی خۆی کردەوە ئەم پرسیارکردنە لە خۆ بەم شێوازە ئێمە دەخاتە ناو بیرکردنەوە لە خۆمان
لەبەرەوە ئێمە سەکەم زۆر درەنگ کەوتین لە بیرکردنەوە لە خۆمان وام پرسیارە ڕێگای بیرکردنەوە لە خۆ نیشان ئێمە دەدات لەبەرەوە لەوەوە پرسیاری کوردبوون بەڕاستی گرنگە کامە دەڵێم یانی ئێمە دەتوانین بڵێین ئەوانەی ڕۆژهەڵات ناوچەکان کردویانە شتێکی دانستیە بەڵام ئەو وتەی هایدە لەوانەیە زۆر گرنگێ لێرا کە پێمان دەڵێت فیزیا بیر ناکاتەوە یا زانستەکانی بیر ناکەنەوە مەبەستەوەیە کە ئێمە لە ڕێگەی ئەو میتۆدانەوە تەنها کار دەکەین شتێک دەمانەوێت بۆ میتۆدانە کەسوکێنیان کارکردن لە ڕاستە بەڵام ئەم پرسیارە ڕوبەڕووی زانستەکە خودی زانستەکە ناکەینەوە تەمان پرسیارە فەلسەفە دەتوانێت ڕوبەڕووی خودی زانستەکەی بکاتەوە لێرە تا کوردبوون ئێمە وەکو کوردایەتی یا وەکو هەر شتێکی تر وەکو مقاومەی کە لە تاریخ هەمانەوە ئەو دەرکەوتانەی لە ژیان و کولتوری ئەوانە هەمانە ئێمە کوردانە ژیاوین بەڵام تا ئێستا پرسیاری یانی تا ئەو لەحظەی کە ئەم پرسیارە دەکرێت پرسیارمان لەبارەیەوە نەکردووە کە ئێمە یانی لەبارەی کوردیانە ژیانی خۆمانەوە ئێمە کوردیانە دەژین یانی چی یعنی چی وا دەکات ئێمە بۆ نمونە کوردیانە بژین بەڵام عەرەبێک کوردیانە نەژی ئەویشت کوردیانە نەژی کوردیانە ژیان یانی چی طبعا کوردیانە ژیان ڕەبتە بە کوردبوون یعنی کوردیانە بژی تۆ دەبێت هێشتا کوردبوون هەبێت کوردیانە تۆ بتوانی بژی ئەمە پرسیارەکە ڕێکەری دەکاتەوە دەیباتەوە سەر بنەماکە لەبەرەوە لە ئەساسەوە ئەم پرسیارە لە ڕاستە پرسیارێکی فەلسەفیە ئەگەر سێری تێکستی یەکەم کە من دامناوە لە سینارەکەی خۆی وەرمگرتووە بکەین لە سەرەتاوە باسی پرسیارەکە دەکەم خۆ ئەمەی کە من باسم کرد لە ڕاستیە بۆ ئەوە بوو کە ئێمە یعنی ئەم تێکستە شیکەینەوە و ئەمە تاکەکە بۆ شیکردنەوەی تێکستەکە ئەو پرسیارەکە دەکا کوردبوون چییە ئەم پرسیارە لە دەرەوە واتە لە ناوکوردەوە نایە بەڵکو زۆر جار گەلێک لە کوردەکانی خۆشمان دەکەن بەڵام بەداخەوە وەرانێکی ژیربێژیانی وە وەرانێکی ژیربێژیانی وە کەوازەوە ئەو بخواتەوە پێی ناگێ بەدەستەوە بەڕاستیان پرسیارە زۆر گرنگە چونکە پەیوەندی بە ناژنامەی کۆمەڵە خەڵکێکەوە کە خۆیان نەکرد بە دەرێک بەڵکو بە نەتەوەیەکی زدانە ئەو زابێگانە هەر بەو جۆرەتیان دەڕوانوتیان دەگەن لە ئەم گەلە یان ئەم نەتەوەیە نەگەر لە دەرگای دەوڵەتی خۆی دێبەتەوە بەس بەڵکو بەسەرچیان دەوڵەتی بێگانەی ناسیۆنالی سیستەم جیاوازی دادەبەشکراوە دەرگە لەوە ئەم گەلەیان ئەم نەتەوەیە هەر لە سنووری و ئەو نیشتیمان پاسەکراوەدا ناژیتە بە کوردستان نەکراوە بەڵکو بڕێکی وە کەمایەتێک لە دەرەوەی ئەو وڵاتانە دەژی تایا بە پەشوبڵاوی و لە لاولەولایە بە گەلە کۆمەڵی لە هەوارێکی داخراوە ئەمانە هەمووی مەسەلەی دیاریکردنی ناسنامەی کوردبوون ئاڵۆز و فەرقەکە ئەلێرا نەبەت باسی گرنگی پرسیارەکە دەکات یعنی ئەم پرسیارە ئەو وای نیشان دەدا کە بە شکلێکی شابی ئاسایی لای خەڵکی ئاسایی کەم پرسیارە کراوە کە پرسیارە لەبارەی خۆیەوە بەڵام کردنی ئەم پرسیارە سەبەت وەکاوە شتێکە دێ بە بیر کات و حەز دەکەی فزولی دەکەوێت لەبارەی شتێکەوە سەربزانی زۆر جیاوازە لەوەی کە ئەم پرسیارە لەناو ئازار و معاناتێکی زۆرە سەر هەڵدەدات یعنی ئەم پرسیارە دەبێت لەگەڵ ئازاری بوونە سەر هەڵدەدا یعنی ئەگەر ئینسان بێت و هەر بە ئازاری وجودی نەکا زەحمەتە پرسیارێکی ئاوا لە لای سەر هەڵدەدا طبعا ما ئازارە سەرەتا بە ئازاری وجودی من دەستێ دەکا وەکو تاکە کەسێک دواتر بە ئازاری وجودی ئەوەی کە من شایە پێناسە دەکەم وەک کورد یعنی لە ناو بوونێکی کۆیە یعنی ئەمە وەکو بوونێک وەکو تاکە کەس لە ناو کۆیەکان کە ئەویش بوونەوەرێکی کۆیە و ئازار سەرشتن من بۆ ئەم بوونە کۆیە وا دەکاتان پرسیارە بەو شێوەیە سەر هەڵدەدا ئەوەنا بەبێ ئەم ئازاری وجودا بەڕاستی پرسیارەکە بە ئاوا بە شتێکی داوەتی بکرێ وەکووە کەسێک وەکو فزولیەکێک وەکو حەزکردن لەوەی شێبزانی ئەمە پرسیارەکەمان یعنی ئەم پرسیارە نابێتە ئەو ڕێڕەوەی کە ئێمە بەرە وەڵامەکە دەبات دیارە زەمانەوە زۆر
کەسێکە لە سەرەتای لاوێستەوە لە ناو ئازارێکی وجودی ژیاوە بە نسبەت کردەوە و بۆیە و ئەمەی کام پشارە لێرە دەتوانێت بکا بۆ شێوەیە پەیوەندی بەوە هەیە بەوە هەیە کە ئەو لەگەڵ ئازاری بوونی کوردیان داوە یعنی کورد بۆچی لەگەڵ ئەوەکە کە ئەو هەموو یعنی لە ڕووی ئەوە کە شایستە بێ بۆ ئەوەی دەوڵەتی هەبێت شایستەیە بەڵام بۆچی دەوڵەتی نییە ئەمە زۆرێک لە تراژیدیا دەکاتێن یعنی تۆ نەکرد زەمان نەبەست و هەموو لێ کۆڵەرێک هەر کەسێکی ترکە دێت لە کورد کۆلەتەوە دەزانێت کورد لە ڕووی کولتور و لە ڕووی ئەوەی کا بڵێن میلەتێک شایستەیە بەوەی کە دەوڵەتی هەبێت ئەو شایستەی ئەوەیە کە دەوڵەتی لێوانەی دواتریش وەکو تۆمستی و بێسکسیال لەوێەوە کە دەزانن ئەم میلەتە هیچ ئەوەیە کە دەوڵەتی هەبێ بەڵام لەگەڵ ئەوە کا دەوڵەتی نییە یعنی ئەمە دۆخێکی تراژیدی سەیرە ئەم پیاوەستەکەی کە لە هەموو قۆناغەکانی دوای سەردەمی مۆدێرنی یعنی دینی و بەشوەشەکانەوە تا دەداتە گروپۆنی دواتر حیزبەکان و سوزانمەوەی کە هەیە ینی ئەمانەی هەموو دینی وە لە دەرەنجانی ئەمەوە ئەو پرسیارەکە دەکات لەبەرەوە پرسیارەکە لای ئەم پرسیارێکی ئاسایی نییە پرسیارێک نییە کە کەسێک وەکو فزولیەتێک وەکو ئەوەی کە ئێمە زانیاری کۆکەینەوە لەسەر ئەوانی تر یا تەنانەت ئەو مەبەستەی کە ڕۆژەڵات ناسەکان هەیەیانە لەکردنی پرسیارەکەیان لەبارەی کردەوە ئەمە تەواو پرسیارێکی جیاوازە جیاوازی پرسیارەکەەوەی لێک کردووە کە لێکۆڵنەوە یان گەڕان بە شوێن وەڵامەکە جیاواز لەبەرەوە ئەم کارێکە دواتر دەبینینەوەی کە لەسەری دەڕێن و هەر لە ماسامەکە لەمەسا دەبینین کە ئەو شێوازەی کە ئەو کاری تێ دەکاوە بیری تێ دەکاتەوە لە ناسنامە لە ڕاستیە هەستەکەی لە ناو لێکۆڵنەوە مۆدێرنەکانە بەو شێوەیە لە ناسنامە ناخۆدێتەوە و ناسنامەی مۆدێرن لەسەر بنەمایەکی تیۆری لەسەر تیۆرێک بۆ ناسنامە لە ناسنامە دەکۆڵێتەوە کە تەواو جیاوازە لەمەی کە ئەم و بیر دەکەمەوە کە خۆی بۆ مۆزۆری ناسنامە هەڵیێنجابێت و وەکاری تێکرد بێت چونکە زۆر بە ئاسانی دەڵێ ئەو لە پەرەگرافێکی ترا کە دواتر دێنە سەری باش لەوە دەکات کە ئێمە لەناو بڵێن پێناسەکردنی بۆ نەتەوە یا بۆ میلەتێکی ئاوا لەناو ئەنتۆپۆلۆژی و لەناو پۆلەتیک و لە بوارەکانی تریشان کۆمەڵە پێناسەی جیاواز هەیە و لەناو ئەوانەتا ئەتنی هەیە ئەتنیک هەیە و نەتەوە هەیە و گەل هەیە و ئەمانە کۆمەڵە شەرکی جیاوازن و وەکو ئەو باسی دەکار ڕێککەوتنێک لەسەریان هەیە لەبەرەوە دەڵێ من دەگەڕێنەوە بۆ پێناسەیەکی خۆزایی طبیعی بۆ ئەم بابەتە کە لێرەوە ئێمە ئەمە دەبینین هەر دەکەین ئەم مادەمان لەبەر لەبارەی ناسنامەوە ئەوە نیە کە ئاگادار نەبێ ئاگاداری ئەوەیە کە ناسنامەوانی تر چۆن باسی دەکەن وەکو تۆرەکان بەڵام ئەو واز لەمە دێنێ بۆ نمونە کە لە ڕێگەی تیۆری دروستەی مۆدێرنی ناسنامەوە کە زۆربەی لێکۆڵنەوە ئەکادمیەکان لە ڕاستیا کاتێک باسی ناسنامە دەکەن بەبێ و تیۆرە ناتوانن کاتە ئەو دەستبەرداریەوە دەبێت ئەو دێت لە خۆیان هەو دەدات یان خۆی هەو دەدات بیرکردنەوەیەکی تیۆریە دەگەبووی دەبڵێن داڕێژێ بەڵام ئەم بیرکردنەوە تیۆری ئەو لە ناو تۆ دەزانستەکانیانە دەکرێت ئەمە لە ناو فەلسەفا ڕێچەکانی بدۆزین و تەبەنەما وەکو بڵێ ئەم تیۆرە لە ڕێگەی ڕیزە فەلسەفیەکەیەوە لە هەندێک شوێن لەم ناولەولا کاری تێکراوە بەڵام من پێم وایە ئەم ینی سوودی لە کارەکانیەوانی تر وەرنەگرێت لە ڕاستەوخۆ و نمونانەی کە دەیەنێتەوە هەستەکەی خۆی هەوڵێکی داوە وەکو بڵێ بیرکردنەوەیەکی تایبەت لەسەر ئەم بابەتە ساز کات وە بێت و لەسەر ناسنامە ساز کات و دوای ئەوە ناسنامەی کوردی تێ بخوێنێتەوە بۆ ئەوەی ئێمە بتوانین کاسەکە گەورەکە بۆ ئەوەی ئێمە بتوانین لەوە تێ بگەین ڕیشەی بیرکردنەوەکەی نەبەر بۆ ناسنامە چییە
دەمەلە من لەوە هەنگەت يعني سێبنەمای جیاوازی ناسنامە جاریکەن پێم وایە و سێبنەمایە دەتوانێت هەموو ئەو بیرکردنەوانەی کە لەبارەی ناسنامەوە هەن وەجاریکردنی ناسنامەیان ناسنامە بەپی چیەمە جاریکەی لە کاتەوەی ئەو کار بنەمایە یعنی لە کاتەوەی ئەو کار بنەمایە ناکەتە دەرێت طبعا من لێرەوە دەچمە ناو باسێکی تیۆری بۆ ئەوەی لە بەدێم باسە تیۆریەوە دواتر دێنە سەر ئەوەی زمانی زەمانەبەر بەپی کام بنەمابیری لە ناسنامەی کوردی کردوێتەوە کاتێک ئێمە سەری بیرکردنەوەکەی ئەو دەکەین لە ناسنامە سێر دەکەین بەڕاستیدا چەند لە ڕێگەی چەند بنەمایەکی جیاوازەوە لە ناسنامە دەخۆیەتەوە زەمان بەدێ دیاریکردنی ئەو تۆرە بەڵام ئەو لە بیرکردنەوە و تێبامانەکانی خۆیان هەستەکەی پەنا دەباتە بەر هەر سێ بنەماکەی ناسنامە یعنی لە کاتێکا لێ پیش بوو دەبێت لە ڕێگەی گۆڕینی بنەمای ناسنامەوە هەوڵ دەدا لێ بێتە کارەکەکە یا بەوەی ئەو بنەمایانە بزانین ئەو چۆن لێ دەکاتەوە لە ناسنامە دەکەم پێویستە سەرتا بنەماکان بزانیت بنەمای یەکەمی ناسنامە کە من ناوە ناسنامەی ئۆنکۆلۆژی ناسنامەی ئۆنکۆلۆژی لەسەر ئەساسی ئەرخۆیەتیدا دەمەزرێت یعنی لەسەر ئەساسی ئەوەدا دەمەزرێت کە ئەو شتە خۆی بێت و لە ئەساسەوە ئەم ناسنامەیە ئەم بنەمای ناسنامەیە لەناو فەلسەفەی گریسیایەوە و لەناو فەلسەفان و یەکێکە لە یاسا لۆجیستیکان کاتێک ئێمە دەڵێن ئاو ئاوە ئەم پێی دەڵێن بنەمای ناسنامە یعنی ئاو خۆیەتی و من وشەیە خۆیەتی بەکارهێنم بۆ ئەم جۆرە لە ناسنامە کە ناسنامەی ئۆنکۆلۆژیە ئەم ناسنامەیە پێمان دەڵێن طبعا ناسنامە ئێمە دەبێت دائیما لەگەڵ جیاوازیە یعنی کاتێکە بیر لە ناسنامە دەکەینەوە لە خۆیان دەبێت لەگەڵ بیرکردنەوە لە ناسنامە بیریش لە جیاوازی بکەینەوە بیر لە جیاوازی شتێک لە شتێکی کەسێنەوە یعنی ئەگەر ناسنامە هەرخۆیەتی شتێک بێت لە عینی کاتیکە بەوەی ئەو هەرخۆیەتیەوە ئەو شتەوە لێ دەکات جیاوازیە لە شتێکی تر طبعا ئەم جۆرە فەلسەفیە کە ڕیشەکانی لەناو لۆجیکی ئەرسطۆ و میتافیزیکی ئەرسطۆیە ئەرسطۆ لە میتافیزیکەکەی ناونیشانی پێ بە ناوی ناسنامە کە باسی لەم هەرخۆیەتیە دەکات هەرخۆیەتی ئەگەر ئێمە وەکو بڵێمانەوێت بە ئاسانی دەرکی بکەین چییە ئەوەی هەرخۆیەتی پێمان دەڵێ ینی بنەما ئۆنکۆلۆژیەکەی ناسنامە پێمان دەڵێ شتێک خۆیەتی بۆیە ئەوانی کردنە یعنی شتێک بۆ ئەوەی ئەوانی سیوشنەبێ لێرەوە دەتوانین بڵین ینی دەبێت خۆی بێت لە هەرخۆیەتیان بێت خۆی بێجا دەتوانێت ئەوانی کردنە ئەگەر خۆی نەبێت ینی خۆی دەبێتە ئەوێتی کرد لەبەرەوە دەبێ ئەمە ئەم بڵێن بەر دەبێت بەرز بێت لە جیاواز بێت نابێت شتێکی تر بێت ئەو بنەمایە کە دەڵێن وتمان لە فەلسەفا دەڵێ ئاو ئاوە طبعا پێناسەکردنی میتافیزیکی شەر لەمەوە هاتووە بێمە ڕۆشت ئەمە خۆیەتیان بە شێوازێک و کەمتێکی بۆ دادەنێت کەمکەکە لە شێوازی داڕستنەکەی بەڕاستیا وجودی نیە لە فەرقی عەرەبیا وجودی نیە لەو شە داڕستنەی عەرەبیا وجودی نیە هویە لا دوو هووە ئەوەیە ئەوەیە ئەو جێنێت ئێکا بە هویە هەردووکی لێک دەدا هووەکە لێک دەدا هویە دروستەکە وان هویەیە کە دروستی دەکات لە پێناسەی میتافیزیکایە کە دەڵێ وجود بەوەی کە مەوجود بەوەی کە مەوجودە هەبوو بەوەی کە هەبووە هەبوو بەوەی کە هەبووە ئەمە بنەمای ناسنامەیە ڕاستیە لە بنەمای ناسنامە پێمان دەڵێ شتێک بەرز لەبەر ئەوەی بەردە لەبەر ئەوەی خۆیەتی درەخت نییە یا شتێکی کردن ئەمە بنەمای خۆیەتی بۆ ناسنامە بنەمای خۆیەتی ئاحتیمال دەخاتە سەر خودی شتەکە و خودی شتەکە خودی بوونی شتەکە یعنی ئەو شتە وەک شتێکی سەربەخۆ و وجودێکی سەربەخۆی هەیە ئەم وجودە سەربەخۆیی وای لێ دەکات کە لە ناسنامە هاتێ یعنی وای لێ دەکات کە ئەو لە خۆیەتیا بمێنێتەوە واستا لەناو خۆیەتی خۆیان بێت ئەو شتە بوونی پارێزراوە یعنی هەر خۆیەتی ئەوەیە کە بوونی شتێک دەپارێزێت یعنی هەتا بەرز بێت یعنی هەر خۆی بێت لە بەرزێتی ناکەوێت نابێت بە شتێکی تر
کاتێک کە هەرخۆیەکەکەی لە خۆی هەرخۆیەکەکەی هەڵوەشایەوە ئەو کاتە لە بەردێکی دەکەوێت لەبەرەوە هەرخۆیەتی ئەو شتە لە بوونی ئەو شتە دەپارێزێت یعنی ئەگەر شت لە خۆی نەبوو ئیتر لە بوونی خۆی دەبکرێت یعنی بوونی هەڵدەوەشێتەوە لەبەرەوە هەرخۆیەتی لەلایەکەوە پارێزەری بوونە و ئەوەیە کە بوونی شتێک وەک ئەوەی کە هەیە ڕادەگرێت تەمەنەمە بەوەی کە بوونەکەی ڕادەگرێ وای لێ دەکات کە جیاواز لێ لەوانی کرد یعنی ئەمسە لەبەر ئەوەی لە هەرخۆیەتایە خۆیەتی بۆیە ئەوانی تر نییە بۆیە جیاوازە لەوانی کرد یعنی لەناو هەرخۆیەتی هەر شتێکە لە هەمان کاتە جیاوازی کرد ئەوەی کە هەیە وەک زۆر وجودی هەیە هەر لە خۆیە وەک ئەوەی کە هەیە جیاوازە لە هەموو ئەوەی کە ئەوانی تر کە هەن لەبەرەوە هەرخۆیەتی لە خۆشیە لەناو خۆیان بنەمای ناسنامەیە بەڵام لە عینی کاتیکە ئەم بنەمای ناسنامەیە کە وا دەکا وجودی وەگەڵی کە هەیە ڕاگرێ وجودی لەگەڵەوانی تیکە دەخاتەنەوە جیاوازەوە ئەمە تەڵان بنەمای یەکەمە بنەمای دووەمی ناسنامە تەمانە بنەمای یەکەمە و بەکاری دێنێ لە شوێنەکە بەکاری دێنێ لە شوێنی تیکە بنەمای دووەم بەکاردێنێ لە شوێنەکە بنەمای پێیان بەکاردێنێ بۆیە ئەمانە گرنگە من لێرە ڕوونکەنەوە یعنی ئەمانەی کە ئێستا باسی دەکەم ئەم بۆچونە تیۆریانە ڕەفتن بەکەس و بیکردنەوەی زەمانەوەیەوە یعنی بە ڕێگەی پێڕامان لە بۆچونەکەی ئەو لە تۆ ڕۆشتووە بەپی تر نەمایە لەسەر ناسنامە کار دەکا من ئەم سێ بنەمایان هێناوەتەوە بۆەوەی وەکو لەی مەربوط بەوە هێناونەوە شتێکی سەر بەخۆ نیە بڵێنەوە شتێکی تیۆریە با ئیشی پێبکەین لەسەر شێت دووەم جۆری بنەمای ناسنامە ئەو بنەما مۆدێرنەیە کە من پێم وایە ئەم بنەمایە لە پێشتیش هەیە بەڵام وەکو دامەزراندن لە ڕاستیا لەگەڵ زوانناسی مۆدێرنادا دەمەستێ یعنی لەگەڵ دیسۆشۆرادا دەمەستێ بەڵام مەدەلێمە سەری ئەساسەکەی بکەین لە پێشترا دەبینینەوە یعنی هەر لە ئێمە دەتوانین لە فەرقەی بریکە هەرم ناسنامەیە وەکو ڕیشەکانی بەڵام وەکو دامەزراندن وەک ناسنامە بەڕاستی لە ڕێگەی دیسۆشۆرەوە ئەم فکرەیە بۆ ناسنامە دادەمەزرێت و نەگەر دادەمەزرێت دەبێتەوە و فکرە ئەساسیەوە دەبێت تیۆرێک بۆ ناسنامە کە لێکۆڵەوە مۆدێرنەکان لە هەموو بوارێکاتی محکومن و بیرکردنەوەی مۆدێرن محکومە بەم تیۆری دووستەیی کە ئێستا منجێڵێت تیۆری دووستەیی بە پێشەوانەی تیۆرە ئۆنتۆلۆژیەکەوە پێی وایە هیچ شتێک خۆی لە خۆیان وجودی نییە طبعا ئەمە فکرەکە لە ئەساسەوە سۆسۆریە لە شێوە سۆسۆ پێی وایە وشە خۆی بەتەنیا هیچ وجودێکی نییە وشە دەبێت بیخێتە ناوکۆییەکەوە ئینجا وجود پێیا دەکات طبعا ئەم وجودە ئەو ناوی دەنێ بەها یعنی لەوە جای دەکاتەوە لە وجودی فیزیکی وە پێی وایە لەناو کۆنتێکستێکە شتێک دەتوانێت هەبێتەوە نا لە دەروی کۆنتێکست هیچ شتێک وجودی نییە یعنی لە دەرەوەی سیستەمی پەیوەندیەکان شتێک وجودی نییە لەو لەحظەی کە دێتە ناو سیستەمەوە ئەو کاتەی تر بوون پەیدا دەکات کەواتە لێرە بوون نییە لە ناوخۆدا یعنی بوونە لەگەڵ ئەوانی تردا بەبێ ئەوانی تر ممکن نییە شتێک هەبێت تۆ طبعا لێرەوە وەکو بڵێ کام بیرکردنەوەیە دێنێتە پێشەوە موضوع جیاوازی کە دەبێتە ئەساس بۆ ئەم ناسنامە یعنی بەم واتایەکی تر جیاوازی دەبێتە بنەما بۆ ناسنامە لە کاتێکا ئێمە دەزانین خۆی ناسنامە خۆی لەگەڵ جیاوازیان دژێت بەس ئەمەی کە سۆسۆر دێکا لە ڕاستیە جیاوازی نییە یعنی جیاکاریە شتێک بەچی جیا دەکەیتەوە لە شتێکی تر بۆ ئەوەی شتێک هەبێت دەبێت هەنی بۆ ئەوەی هەبێت لە ناوناوخۆی یا دەبێت جیاواز بێ لە هەموو ئەوانەی کە لە پەیوەندیان لەگەڵە کە سیستەمێک کۆیان دەکاتەوە سیستەمێک لیان خاتەنەوە پەیوەندیەوە تەنانەت ئەگەر ئەو شتەش نەبێت یعنی وجودێکی فیزیکی نەبێت بەمانایە بەڵام بکەوێتە ناو پەیوەندیەوە یان ئەگەر هیچ بێ ئەم هیچە بکەوێتە ناو پەیوەندی لەگەڵ ئەوانی ترا بەڵام هیچ پێکەی یاکەرەوەی بێ لەگەڵ ئەوانی تا ئەم لەبەر ئەوەی هیچە یان نییە
طبعا سرهم أنا بنيها أم سهل قلت لك وجودي أو كوجودي كذا لا خيانة لا دعوة خيانة سيستم وجودي كذا يا ماذا نعود من الناس يحكي من هذا النبي مورفين فتح لا كل شيء هي مورفين فلا جنا وكان هي وزن لفتيسيا ما يا جنا وكذا هي كل ثاني هو كفتيسيا مثلا جنا وكان زيادة أما مورفين فتح لا يقوم مورفين لقد وصل وجود في فيزيكية يا مناجي بنسينا هي من بنسينا هي بلان أما بسي هي بوه هي كنية بهوي نبونا كيوا لجنا وكان لجسر جانبا بلان كنزم لجا أو في جميع بهوي نبونا كيوا كدرنا كيوا درنا كوتنا كيوا إذا كان كهذا يعني نبونا كيوا إذا كان بوتي كاوان سلامو در كوتنا كان درنا كيوا كواتا خاصتي لا كروي كلا لواني شركة نبونا فيه يعني زيادة لنا أمثلها بوني شرك وبوني خويلة أصلا لدين يعني أنا جرينية بونو نبوني أما كاتب دبيت كاتب وجود إجازة كاتب ذكرت ناو سيستم هذا دبيت ولا ناو سيستم شاب بونا فيزيكا كي درنا كذا أو هي وقوهك من بنبونا كي خويلة كاتب رواني أما طبعا بنما يدوس شيء لبنما يدوس شيء طبعا نظامك سيستمك كامل زاو براسي أول كحكم ذكاء زاو بنما يناسنا ما أما يلا لناو جاني سياسي ولناو جروب سياسي كان يعني أم دائما دبيع كل يرى أو كاتي أو ناسنا ميكا لقل أو عن السلام يعني كيف ذكي اگر هاتو ناس نامكت لقل يكتشانا كن يبهو تو مادري يعني لقل أليسر نفيدكتو لقل هو دبي دائما كل من ناس ناما تتواني جوازك دخل اگر جوازك در نخطو وجود النار مهمنا لا يحتاج في عراقة كرت وسنة وشعار شعور سنة ناجعون مزاجكان بلام كل ناس نعمل نتوي كذا من دورة الأفعال دكتور ويكبر يقول منا ناس نعمل عين خير كذا بلام كل ناس نعمل نتوي كذا كذا والجواز في كل غلوان شرارات أي كنا بوسي ناس نعمل على جسد كذا يعني بوسي كذا بس أنا ناس نعمل على جسد كل كذا كذا دمه لبرون ناس سنيتي بس وفي عين مثل هذا ما على جسبر ما كتوا كتوجة الناس ما على جسبر جنة تريبوي لبرامبر الإسرائيل وأمانة لبرامبر بونما ودائما كود أو كثير أمنا كامكي آوايا دائما دبي أعدادي بين لنا وجوازي لبر أوان إسرائيل منه بقي سواني ناس كانوا أنقلوا جسد كذبية لا ناس جوازي على بقايا منه هذا لا أقوى يتيا دائما لبقايا هذا مستكان غنى يستطيع نسب ناسامي في تلك ناسامية وقبلي زمان بس جوار لسري دغوا أيش ناسامي أخير ووقو وشا درام وضو شكاوي كذا شو نكاي شارك كذا أنت ناسيا لا تسوى تشي بسبب دكتور أنا مكي هانا لولا دكتور أنا وليه وكنا تكيدنا كاو دكتور أيا براتي بل خارتين كراوا أو لا وزن حتى طبعا كنا تكي أو لبي كاو كنا تور جراوا ومن هذا بدأ قصة دكتور أنا كم دفن كوسات كنا بلنو لا تتساوي كوها تتساوي ملين تناسك بلام دور بالتأكيد كور جراوة تزانيا كناسكنا الناس نامية بنماكي يعني ناس نامية في روسيا عرف الناس نامية بيسكبه أي عرف يعني في ناس نامية بيسكبه طبعا بنما ناس نامية وقت عرفك وقت نريتك وقت عادتك دقرته بو بود دابتي
دابدین پێی وایە معرفەی بەشەری لە ڕێگەی عادەتێکەوە عادەت بنەمای معرفەی بەشەری طبعا ئەم لەگەڵ بڵێن ناسانەی دروستە یا یەک دەگرێتەوە چونکە تۆریش کە باس لە ژمان دەکا وەکو عادەتێک باسی دەکا و باسی پەیوەندی ناو و ناولێنجاو یا ئاماژەکێدەر و ئاماژەکێدا وەک پەیوەندیەکی هەڕەمەتی دەکا لێرەوە ئێمەکە ئەجمان دەخەینە سەر ناو یعنی پشت بە ناو دەبستین ئەمە طبعا ریشەکەی لە لای ئەنتاگۆراس و لە لای پرۆتۆگۆراس و ڕۆستایەکانی گریکە کە پێیان وایە مرۆڤ مەکاسی هەموو شتێکە یعنی لە ئێمە ئەمە لە کراسیلۆسی تا دەبینین کراسیلۆسی ئەفلاطون کە هێرمۆنۆگۆس لەگەڵ سوکراتە قسە دەکات پێی وایە ئەو ناوانەی ئێمە لە شتەکانیان دەنێنی تر ئەو ناوە خودی شتەکەیە کە ئێمە لێ دەنین بۆچی شتێمە ڕێکەوتین دەسێنین عرف چییە؟ عرف ئەوەیە ئێمە شتێک بە شتێک دادنین دەکەین بە شتێک و ئەم شتە ڕێک دەکەوین لەسەری کە ئەو شتەیە ئەو شتەیە ئەو شتە لە خۆش ئەو شتە نەبێت یعنی ئەمە تا حەدێکی زۆر لەگەڵ بنەما دووشتەیەکە یەک دەگرێتەوە چونکە بنەما دووشتەیەکە حساب بۆ بوون لەو شتە لە خۆیان ناکا حساب بۆچی دەکا حساب بۆ دەکا کە دێتنەو سیستەم یعنی ئەمانە لەگەڵ بنەما ئەو شتەکەی ناسنەوە بنەما دووشتەیەکە هەردووکیان لەگەڵ یەکا هاوڕان هەیە یعنی پشتی یەک دەکرێت ئەم بنەما ئەرچەی ناسنامە زمانە بەس لە ڕێگەی چێوە یعنی ڕەب دەبێتەوە بمەوە لە ڕێگەیەوە کە خەڵکانی هەیە ئەمی لەسەر بە خود ناو دەبن و خۆشان خۆیان بە خود ناو دەبن یعنی لێرە بیرکردنەوەیەک هەیە لە ناوەکە ئەو ناوەی کە هەیە بەڵام ئەمە تەبان بەڕێکەوتن یعنی ناسنامە ئەرچی بەڕێکەوتنە یعنی دەبێت هەم ئەو کەسا ڕێکەوێ هەم دەرەوەشی ڕێکەوێ لەسەر ئەوەی کە ئەو ئەوێ يعني بون هنا كرد ده وركب لسر ويكا كرد ودبي دروس ركب لسر ويكا أم كرد يعني دبي ركبتي في كوي هذا لسر ويكا أمشى أويا وقت كم ركبنا كوي بون من يعني جراي ما فيسان با خود استكى كنا كنا في جاري ذكي وفيسان بواني كده وأوان في دبي داني كانن دبي أمش دان بە خۆیان بنێ وەک ئەوەی کە کەناتە دەکرێت ئەم دانسیانانە لەسەر ئەساسی ڕێکەوتنە و لەسەر ئەساسی وازانینە یعنی من خۆم بەوشە دەزانم تۆش بەوم بزانم یعنی بۆ نمونە دەکرێت کەسێک ئەندازیار نەبێت بەڵام خۆی وەک ئەندازیار ناسێنێ و ئەوان پێویستە ئەندازیار بیناسێنن کاتێک ئەگەر خۆشی ئەندازیار نەبێت لە خۆیان ئەندازیار نەبێت ئەوان کە بە ئەندازیار بیناسێنی خۆشی ئاوادەیەوە دەبێتە ئەندازیار بەمانەیەکی تر کەسی ئەم پێناسەی ئەگەر کورد خۆی بە کورد دانێت و ئەوانێکیش بە کوردی دانێن ئەوە ئێترەوە دەبێت بە کوردیان کورد ئەوەیە کە خۆی بە کورد دەزانێت و ئەوانێکیش بە کوردی دەزانێن پێیان دەڵێن دەزانن بە کوردی دەزانین یانی دەکرێت ئەو شتە نەبێت بەڵام ئێمە وای دەزانین یعنی وازانینە ئێمە واز دەزانین کە ئەو شتە وایە هەر شتێکی تاکیداریە ئێمە بەو شتە بیری لێ دەکەینەوە مادام کۆبوونەوە ئێمە ئیتفاقی ئێمە ڕێکەوتنی ئێمە لەسەر ئەوەی ئەو شتەیە ئەو شتە دەکا بەو شتە یعنی کوردیش ڕێکەوتنێک دەیکا بە کورد ئەمە باسەکە لە باسی دەوڵەتانە یعنی ڕێکەوتنێکی ئەوە هیچ دەبێت ڕێکەوتنێکی دەوڵەتی هەبێت لە بۆەوەی کورتیانێکی سیاسی هەبێت بەڵام بۆ وجودی خۆی کە کورد بێ ئەم بنەمایە پێمان دەڵێت دەبێت بامان شێوە ڕێکەوتنێکی کۆیی هەبێت بۆ ئەوەی بە کورد بوتێت کورد تاوان ناسانە ئەوشیە مەزاکر وەکو لەناو نەزانێتی کۆمەڵایەتی ڕاشیانە لەناو کۆمەلگا دەتوانین باسە ناسنامەیەکەی کە خەڵکێک ڕێک دەکەوێت لەسەر شێدا بەنەریتی شێت بە شێت دەزانێت کە دەکرێت وشتا ئەو شتێک نەبێت بەڵام لەبەرەوەی ڕێکەوتن لەسەری ئەوەیە ئەوەیە ترەکەت ئەوەش نەبێت ئەمە تەوان بنەمای ناسنامەی بەشی ئێستا ئێتر بە پێم بنەمایە ئێمە دەتوانین بچینە ناو ئەوە وەکە زەمان لەبەر لە ڕێگەی چێوە ناسنامەی کوردی جاری دەکاوە لە ڕێگەی چێوە بنەمای کوردبوون جاری دەکات من لێرە کە کسی
دووەم کە وەرم گرتووە دەخێنمەوە تێکستی دووەم لە سەرەتاوە کە باس لە ناسنامە دەکا ناسنامەکە ئۆنکۆلۆژیە یعنی کە من ئێستا دەخێنمەوە بە پێیەوەی کە پێشتر باسم کرد تێ دەگەیت کە ناسنامەکە ئۆنکۆلۆژیە بنەماکەیە ئۆنکۆلۆژی دەڵێ ئێمە کە هاتین لەسەر ناسنامەی کوردبوون مەبەستمان لە وەرزێتیە یان ئەو چوونێتیە پڕبەکرەیە کە لە نێوان پێناسەی کات بە کاتی کووردا هەیە و دەیان کاتە کۆمەلگایەکی وەرزێتی هاوئاهەنگ دا بۆەوەی ئێمە نەخشەی پەیوەندیدارێتی کورد بکێشین بە جۆرێکی وا گشت ئەوانە بگرێتەوە کە زاراوەی کوردیان بێتەوە پێویستە لە سەرمان جارێک پێناسە یا پێناسەکانەوە کۆمەڵە خەڵکە کە بە کورد نێوی دەبین دەبیشان ئەم وەرزێتیە کە لێرە دەڵێ ئێمە کە باسی ناسنامە دەکەین باسی وەرزێتی دەکەین وەرزێتی لێرە بە مانای هەر خۆیەتی بەڵام ئەو دەڵێ ئەمە ئەوەیە کە لەناو هەموو کاتەکانی کووردا یەک یعنی دەڵێ دەبێت ئەمە شتێک بدۆزینەوە کە لە پێناسەکردنی تاکە هەر کاتێکی کووردا ئەو شتە هەمان بکرێت لێرە بۆی ئێمە لەمە تێ بکەین دەبێت لەوە تێ بگەین ئەوەی کە یەکە چییە و ئەوەی کە ئەم یەکە یعنی ئەم ناسنامەیە لە ڕێگەیەوە دەردەکەوێت ئێمە دەزانین تاکە کوردیەکان کاتی جیاوازە یەک هەر بەوەی کە کاتێکی مرۆییە کاتێکی جیاوازە لە کاتێکتر دوو بەوەی کە لەناو کووردا کولتوری جیاواز و شتانێکی جیاواز هەیە یعنی زمانی جیاواز هەیە فڵانی جیاواز هەیە ئەمە وا دەکات کە ئەم تاکە کوردیە بکەوێتە ناو جیاوازی لەگەڵ ئەوانی تر بکەوێتە ناو کاتەکە زۆر کەمەوە پێ دەکەمەوە من دەمویست بەڕاستی تێکستەکان بخوێنمەوە کاتە زەرور بوو بە تەو دەدەین ئەوەیەتی ئەم وەرزێتبوونە کورد لەناو یعنی کوردبوون دەبێ وەک شتێککە خۆیەتی لەناو هەموو کاتێک لەو کاتە کوردیانە دەکەوێت لەمان لە بەرجارەگەیان سەرەتایەوە دەیەوێ بگەڕێ بە شوێنەوە کە هەموو کاتێکی کوردی لە هەموو کاتێکی کوردیایەکە یعنی پرسیارەکەوەی ئایا ئەوەی لە هەموو کاتێکی کوردیایەکە و وای لێ دەکا وەکو ئەوانەی تر کوردێ ئەو شتێکی یعنی پرسیارەکە وای لێتی کوردبوون عیبارەتە لەوەی کەوا دەکا لە هەموو کاتە کوردیەک جیاوازەکانە هەر خۆی بێت لا خۆیە جارێت طبعا هو دواتر جاري دكا كأول وادكا من التيولاني كردم وكويتي سوراني وأيتي زملي فلاني كيلوري كردشيا أول لدواتنا باشي دكا أما طبعا يارتنا تنقل الزكية بلان تينا سكي تنها بو أوينا وتوكا بو من جاريكا مبس إيدا ناسنا مكي بعدين السر paragrafي الشيء پەرەگرافی سێم ئیشارەتێکی ئەوەی سەیرە دەڵێ پێناسەیەکی خۆزایی بەڵام پێناسەکە بناماکەی بنەمای پێناسە دروستەیەکەوە ئەوە بەڵام ئەوەی لەم وتارە سیمینارەدا لە هەموو شتێک گرنگتر خۆی دەرخا ئەو پێناسە خۆزا فەدعیانەیە کە دەبنە هۆی ئەوەی کوردێک لە ناکوردێک جا بکرێتەوە بەڵام باسی پێناسە دەکات لێرە لەگەڵ ناسنامەیان دەجات هەرچەکەم لە جێگەی یەک بەکاریان دێنێ پێناسە خۆزایی مەبەستی چییە طبعا ئەمە دواتر مەبەستەکەی ڕوون دەکاتەوە مەبەستی چۆ بەڵام پێناسەی خۆزایی لە هەموو کاتێکە یعنی ئەوە دەگەیەنێ کەوتە لە خۆلا ئاڵایە بەس لێرە ئەو شتێکی ترتایە ئەوەی کە دەبنە هۆی ئەوەی کوردێک لە ناکوردێک جا بکرێتەوە لێرە بنەمای جاکاری بێت بنەمای جاکاری بنەمای ناسنامەی دروستەیە یعنی لێرە کە بنەماکە ئەوەیە کە کوردێک لە ناکوردێک جا دەکاتەوە یعنی دەبێت بە شتێکی جیاواز کوردێک خۆی دایمە لە ناکوردێک جا بکاتەوە ئەمە لەژێرا بنەماکە بنەمای دروستەیە ئێستا دێنە سەر بنەمای سێیەم کە ئەو زۆر کاری لەسەر دەکات بنەما ئۆفیەکەیە ئەوێ لێرەدا دەبێەوە بێتم کاتێ بە ناسنامەیەک دەبووچێ ناسنامە ئەگەر ئەو ناسنامەیە لەلایەن خاوەن ناسنامە و خەڵکیشەوە دانی تێداندا و پەسەند کاتێ بۆ وێنە ئەگەر یەکێک نێوی تازگە بوو دەبێت بۆ ئەوەی ناسنامەیەکی بە نێوی تازگەەوە بۆ دیاری بکرێت جارێ ئەو کەسە خۆی بە نێوی تازگە بلاتە ناسین ئەو خەڵکیش بە نێوی تازگەەوە بناسین ئالێرا وازانم گۆستنەکە بنەماکە بنەمایەکی ئۆفیە
یعنی تازە خۆی ناویان ناوە تازە ئەمە دەزانین لە بینی تازە ناوەکە و ناو لێنراوەکە زەفت نییە تازە هاتە نیە یعنی ئەو تازەی کە ئێمە دەیبینین و تازەیە دێتە خوارێ لەگەڵ کەسێک کە ناوی تازەیە دووشی جیاوازە یعنی ناوەکە لەگەڵ بابەتە تێکە لێنراوە بابەتەکە نانێنێ بەڵام کاتێک تازە خۆی ئەم ناوەی لە خۆینەوە خۆی ناسان بەو ناوە لە کاتێکا وەکو وتمان لەگەڵ بابەتەکە نانێنی وەخەتی تریش ناویان ناوە بە تازە بەندێن کەرە و کاتە تازە لە کاتێکا بەسەرێکە تازە نییە ئەوە دەگە بە تازە ئەمە بنەما وەکەشێ طبعا پارادۆکسەکانی بنەما وشەکە ئەو لەسەر کە دێتە ئەوە ئێستا دەچینەوە سەر باسەکە ئەو پەرەگرافم خوێندەوە پەرەگرافی 4 کە لەبارەی ناسنامەی عرفیەوە بووە بنەمای نەریتی ناسنامە ئەویشەوەیە کە ئێمە سۆر کاتی خۆی وتی ئێمە کاتێک ناو لە شتێک دەنێن ئەو ناوە هیچ ینی ناڵێ هیچ ڕەبتێکی بەوە نییە کە ناوەکەی لێ دەنێن شەشەکەم بۆ ئیمپلانتەکە یعنی پەیوەندی دال و مەدلول پەیوەندیەکی هەڕەمەکیە ئێمە بە کەیفی خۆمان بۆ نمونە کورتت لە خۆیەوە بەبێەوەی هیچ ڕەبتێکە بێ لە بینی وشەی درەخت و درەختەکەی کە ناوی لێدەنی ناوی لە درەختناوە و ناو لێنان لە شتەکان لای بیسۆسۆر بەم شێوەیە کە بەو شێوەیە بۆ ئەی باشەکە ناوەکە ناوی درەخت نەنوێنێ ئەی پەیوەندیەکە چۆن دروست دەبێت ینی لێرەوەیە کە ئەم ناوەی من ڕێکەوتنەکە وا دەکا کە ئێمە ڕێکەوین هەمومان لەسەر ئەوەی بەو شتە بڵێن درەخت ینی ناسنامەکەی ئێمە بۆ دروستکەین بە ڕێکەوتن ئەگەر بێت و کێشە لە ڕێکەوتنەکەی ئێمە دروست بێتە و کاتا و درەختە درەختنی جا لێرە و توخمێکی تری بۆ دروست کردووە کە ئەویشەوەیە کە تافگە دەبێ خۆی بە تافگە بناسیێنێ وەوانی تیش بە تافگە بیناسن تاوەکو تافگە بێت وەکو تیشمان پەیوەندی لە نێوان تافگە و وەک ناوێک لەگەڵ تافگە خۆیان وەک بەشەرێک وەک مرۆڤێک نییە جا پارادۆکسەکانی ئەم بنەمایی عرفی ناسنامە دواتر لە پەرەگرافەکەی دوای ئەوە جەمان لەبەر هەستی پێ دەکا یانی هەستی پێ دەکا ئەگەر بێت و ینی بنەمای ناسنامە ئەوە ئیتیفاقی ئەوە بێکە ناسنامەکەی هەیە لەگەڵ ئەوانی ترا لەسەر ناوێکە لەو کەسە دەندێ یا لەسەر هەر شتێکە لەو دەبێ بە ناسنامەی ئەو کەسە یاوشتە هەست بەمە دەکا لەوێوە کە ئەوانی تر بە کورد ناڵێن کورد بۆ نمونە دەڵێن تورکی چیایی کاتێکەوی تر وتی تورکی چیایی ئەو کاتە ینی ئەوی تر لە ڕێکەوتنانیە لەگەڵ تاکە ناوت تۆ کوردبی کوردیت تۆ تورکی تۆ ئەویت بەڵام شتێکی شاخاویت ئەو بۆ ئەمە دێت بابەتە یانی ئەو بنەمایە هەڵدەوەشێنێتەوە هەڵێ دەکرێت تافگە ناوی خۆی بنێ ڕێگا کە ناوی خۆی دەنێ ڕێگا دەکرێت خۆی بە ڕێگا دانێتووە بڵێ من ڕێگام و ئەوانی تریش دەکرێت پێی بڵێن ڕێگا دەشکرێ هەندێک کەس پێی بڵێن هەر تافگە هەندێکیش پێی بڵێن ڕێگا ئەڵێ بەڵام ئەمە هیچ لەوە ناگۆڕێت کە ئەو کەسە هەر ئەو کەسەیە ئەو کاتە ئێمە ئەم کەسار ئەو کەسەیە بەڵام ئەو کاتت ئەم کەسەی کار ئەو کەسەیە پەیوەندی بە ناوەکەەوە نیە لە ڕاستیە ئەو دەڵێ ئەمە ناو دەنێ ینی تایبەتمەندی بابەتی یا ماکی لە شوێنێکی شاد دەڵێ زاتی داناوە چونکە کە تۆ دەڵێ زات و تۆ دەڵێ خود و بابەت ینی خود و بابەت لە بەرامبەر یەکن بەڵام ئەم لێرە تەمان کە دەڵێن بابەت بۆچی وتوەتی زات بۆچی وتوشێتی بابەت لە کاتێکامە لێک دژیە لێماگەر سێریکەی یعنی شتێک ئەوەی کە بابەتیە خودی نییە ئەوەی کە خودیە بابەتی نییە لە بەرامبەر یەکن کێشەکە لەکوایە لێرە مەوزوعی بابەتەکەی لە لۆجیکەوە وەرگرتووە ئێمە کە شتێک ناو دەبین ئەو شتێک کە ناوەکەی دەبین لە لۆجیکا پێی دەوتێ بابەت یعنی کە ئێمە بە درەخت دەڵێن درەخت سەوزە
کە بە درەخت دەڵێن درەخت سەوزامەی لەبارەوە دەڵێن ئەوەی کە لەبارەوە دەڵێن لە ئەرستۆ لە لۆژیکی ئەرستۆ بە بابەت ناو دەبێت بەڵام ئەوەی کە لە شوێنەکە نووسویەتی ماکی بە مانای ذاتی ئەو شتە ئەمەیان پەیوەندی بەوە هەیە کە ئەو شتە هەر خۆیەتی یعنی ئەو شتە وەک خۆی لە خۆیان چییە لەگەڵ ئەوەی کە ئێمە لەبارەیەوە دێڵێن دووشتی جیاوازە و مەبەستی لێرە ذاتی شتەکە ئەوەیە یعنی شتەکە لە خۆیە یعنی تاڤگە وەک ئینسانێک لە خۆیە کاتێ ناوەکەی دەگۆڕێ خۆی ناگۆڕێ خۆی هەر خۆیەتی تاڤگار تاڤەیە یعنی ئەو بەشەرە ئەو کەسارە ئەو کەسەیە ئەو ژنە هەمان ژنە ئەگەر ئێمە ناوەکەی بگۆڕین بە ڕێگا یا بیگۆڕین بە تاڤگە لەبەرەوە گۆڕینی ناوەکە کار ناکاتە سەر ئەوەی کە کۆمەڵی خاصەتی بداتێ کە هەر خۆیەتیەکەی تێکدا وای لێ بکە بیکاتە کەسێکی تر جیاواز بێ لە خۆی ئەڵێ لەبەر ئەوە هەندێکیش ئەگەر پێی بڵێن ڕێگا و هەندێکیش پێ بڵێن تاڤگە ئەمە لە هەر خۆیەتەکەی ئەو ناگۆڕێ کەواتە ئەم پەرەگرافە لەم پەرەگرافە بەپێی بنەما ئۆنتۆلۆژیەکە چی کردووە بەپێی ناسنامەی ئۆنتۆلۆژی ینی ناسنامەی ئۆنتۆلۆژی داوەتەوە بە ئەو مرۆڤە ئەو ژنە لە ڕێگەی ناسنامە ئۆنتۆلۆژیەکەەوە ناسنامە عورفیەکەی چی کردووە هەڵوەشاندوێتەوە لبۆچی لێرە پارادۆکسێکە ینی لە بینی هەر خۆیەتیەکەی ئەو لەرگەڵ ئەوەی جیاوازیەکەی کە دەکەوێتە ناوەکەەوە ینی لێرە ئەو بەناجارێکی تر دەباتەوە بەر بنەما ئۆنتۆلۆژیەکە و لەکوێشەوە ئەمە دەکا لەوە ئەوە دەکا هەست دەکا ئەوانی تر هەن بە کورد ناڵێن کورد بە کورد شتێکی تر دەڵێن ئەگەر ئەوان پێشی بڵێن تورکی شاخاوی ئەم لە خۆیان هەر کوردە بەوەی کە ئەوان پێی دەڵێن تورکی شاخاوی ناتوانن بیکەن بە تورک ئەو دەیەوێت لە ڕێگەی ئەمریکا ئەم نمونەی هێناویەتەوە ئەومان پێ بڵێ ئەوانی تر ناتوانن لە ڕێگەی ناونانی کورد بە شتێکی تر وە پێناسەکردنەوەی بە خۆیان بە خۆیانێکی وەحشی خۆیان ئەویش خۆیانە بەڵام وەحشیە چیاییە کێویە بەمەی کە ئەمەیان کردووە ئەمە دەستکاری ئەوەی کە ئەو ناوی دەنێ ماک زاتەکە دەکا ینی لە هەرخۆیەتیەکەی هەڵدەوەشێنێتەوە بەڵام بەوتنی ئەمە لە ڕاستە هەرخۆیەتی کورد هەڵناوەشێتەوە ئەو لێراز دەکەی ئەوەندەی بیری لەوە کردوێتەوە چۆن پێناسەکان و ئەوەی کە تیۆریە لەگەڵ ئەوەی کە لە واقع هەیە سازی کاتەوە ئەوەنە گوێی بەوە نەداوە کە ئەم لێک دژیانە لە پێناسەکان هەدروست دەبێت یعنی بەواتایەکی تر لە ئەساسەوە لێک دژیەکە هەر لە بابەتەکە خۆیان ینی پارادۆکسەکە لە بابەتەکە خۆیان دروست دەبێت کاتێ ئەوی تورک بە کوردێک دەڵێ تورکی شاخاوی دەیەوێت بیکات بە تورک و نابێت ئەلێرا پارادۆکسەکە خۆی لە واقع دروست دەبێت یعنی ئێستا بۆ نمونە کەسێکی وێڵزی یا سکوتلەندی کەسێکی بەریتانیە ینی خۆی بە بەریتانی دەزانێت ڕازی بۆ بەمە بەڵام کوردێک ئەگەر لە بەریتانیاش وایە ینی ئەگەر جوگرافیاکەی ئەمان جوگرافی خۆی لەوێ وایە خۆی بە بەریتانی نەدەزانی خۆی بە کوردستانی دەزانی ئێستی دەکرد نیشتیمانێکی هەیە جیاوازە لە بەریتانیا ینی جیاوازە لەو سنوورە سیاسیی کە ئیتر بۆ بە نیشتیمان ینی لە ڕێگەی ینی نیشتیمان لای کورد شتێکە لە دەرەوەی سنوورە سیاسەکان ئەگەر لە سەردەی مۆدێرنا نیشتیمانی گروپەکان سنوورێکی سیاسی دیاری بکە ئەوە بۆ کوردم کوردستان سنوورەکان تێدەپەڕێن ینی کوردستان شتێکە کە وەکو بڵێ ئەو سنوورە سیاسیە ناتوانێت دیاری کات لەبەر ئەوە کاتێکە تورکێک دەیەوێت لە سنوورەکەی ئەو سنوورە سیاسی کە پێی دەڵێن تورکیا کوردێک وەکو تورکی شاخاوی پێناسە بکاتەوە یان لە ئێرانە کوردێک وەک ئێرانی پێناسە بکاتەوە ئەمە کوردەکە وەری ناگرێت ئێستا تا حەدێک ئەگەر ئێمە ناوی بەریتانیا وەرگرین لەگەڵ ناوی ئێرانە ئەمە ناوەکە ناوی ئێتنیەکە نییە کوردێکی ئێران ئەوەی کە لە چوار سنووری سیاسی ئەو سنوورە سیاسیایە کە پێی ئێستا پێدەوتی ئێران ئەو پیوانیە لە نیشتیمانێکایە کە کوردستانیە ینی سنوورە سیاسەکە لای ئەو نیشتیمانەکەی بۆ دیاری ناکە لە بیرکردنەوەی ئەمە هەیە لەبەرەوە کاتێک کە ئەوی تر پێی دەڵێ ئێرانیە ئەم ئێرانی بوونە لەبەرەوە بە فارسی بوون یا تاریف کراوە ئەم وەری ناگرێت لەبەرەوە وەری ناگرێت بەڵام ئازەریەک وەری دەگرێت لە ئێرانە ینی ئازەریەک زۆر بە ئاسانی ئێرانیە بەڵام کوردێک ئێرانی نییە بۆچی چونکە
کە ئێران ئەگەر بێت و ئێرانی بوون گزارش بێت لە کولتورێکە فارسیە ئەم دەبێت فارس بێت بەس ئەم لەبەرەوەی نەبێ بە فارس دەڵێ من ئێرانی نیم تەوان ئەم حاڵەتە لە ناو کورد خۆشیا هەیە ینی کاتێک کە سۆرانیەک دەیەوێت بڵێ کورد سۆرانیە ینی با زمانی دیالێکتی سۆرانی ببێ بە زمانی هەمومان یەکسەر هەورامیەکە دەڵێ مادام سۆرانی کوردە من هەورامی من کورد نیم ینی تەنانەت ئەم حاڵەتە لە ناو کورد خۆشیە ینی ئەو گروپە کە هەیە کاتێک گروپەکەی تر دەیەوێت زاڵ بێ لەسەری خۆی لە کوردبوونەکەش دەردەکات نەک لە ئێرانی ینی لە ناو خۆشمانە لە ناو کوردستان خۆشیە لە ناو بڵێن گروپە کوردەکانە ئەمە ڕوو دەدات کاتێک کە گروپێک لە کوردبوون لەو یاسای کوردبوونە کە گروپەکانی کۆ کردوێتەوە لا دەدا کەڵکەڵەی زاڵیەتی دەکەوێتە سەری ئەو کاتە یەکسەر ئەوانی دی ئەڵێن ئەگەر تۆ ئەگەر سۆرانی کورد بێ ینی ئەو کاتە هەورامی کورد نییە دەبێت من ببم بە سۆرانی تا ببم بە کورد لەبەرەوە ئەگەر ئەمە وابێ ئەوە کوردەکەشت بۆ تۆ من هەورامیم و ینی هەویەکەی تریال دەگرێت بۆ ئەوەی نەبێ بە ئەوی تر بۆ ئەوەی لە هەر خۆیەتەکەی نەکەوێت ینی پارێزگاری لە چی دەکا لە ناسنامەکەی دەکات ئەمە تەبان ینی شتێکە پەیوەندی بەوەوە نییە کە کورد لە ناو ئەو چوارچەوە سیاسیانایە کە هەیە ینی ئەمە پەیوەندی هەر بە وجودی کوردی خۆیەوە هەیە کە لە دەرەوەی ئەو چوارچەوە سیاسیانش کوردەمان کێشەی لەگەڵ لە ناو خۆیان هەیە گەر بێت و یەکێک لەو گروپانە یەکێک لەو ناسنامانە بیەوێ ناسنامەکانی تر نەفیکاتەوە ئەمە پارادۆکسەکەیە تەبان دوای ئەوە نمونەی ئەڵمان و دۆیچ دێنێتەوە ئەڵێ دۆیچەکانی ئەڵمانەکانی ئەڵمانیا بە خۆیان دەڵێن دۆیچ بەڵام ئێمە پێیان دەڵێن ئەڵمان ئەڵێ ئەڵمان و دۆیچ دەستکاری ماکەکە ناکە ینی ئەڵمان و دۆیچ هەردووکیان هەمان شتن ینی ئەمە وا ناکە بۆ نمونە کە تۆ بە کوردێک دەڵێ تورک خاصیەتە تایبەتمەندیە بابەتیەکانی لێسێنیتەوە تایبەتمەندی تری پێ بدەیت کاتێک کە تۆ بۆ ئەڵمانێک دۆیچێک دەڵێ ئەڵمان هەرخۆیەتەکەی دەپارێزی بەڵام کاتێک بە کوردێک کردوت دەتەوێت تۆ هەرخۆیەتەکەی هەڵوەشێنیتەوە لەبەرەوە دۆیچ و کاتێ ئێمە بە ئەڵمانێک دەڵێن دۆیچ زۆر ئاساییە بەڵام لێرە دەبێت شتێک ڕەچاو بکەین تەمەنە کورد و کرمانج بۆ ئەوە دێنێتەوە دەڵێ ئێمە کاتێک بە کورد دەڵێن کرمانج ئەمە دەستکاری هەویە ئۆنتۆلۆژیەکەی ناکات بەمی کە من تاریفم کردووە و دەڵێ دەستکاری تایبەتمەندیە بابەتیەکانی ناکە بەڵام لێرە یەک شتەیە ئەمە تەمان ڕەبتە بە لۆجیکەوە لێرە کاتێک ئەڵمان یەکەیەکی ینی ئەگەر ئەڵمان وەرگرین ئەڵمان وەکو ڕەگەز وایە دۆیچ وەکو جۆر وایە لە لۆژیکا عادەتەن جۆر دەکەوێتە ناو ڕەگەزەوە ئێمە کە کرمانج وەردەگرین کرمانج دەکەوێتە ناو کوردەوە ینی کرمانج بە جۆر دانێنەوە کورد ڕەگەزەکەیە ئەگەر ئەمە لە ناو شتی ترا بۆ نمونە ئێمە ئەسپێکمان هەیە لەگەڵ مرۆڤێکە لە جۆرە جیاوازن بەڵام ئێمە بە مرۆڤیش دەڵێن زیندەوەر بە ئەسپەکەش دەڵێن زیندەوەر زیندەوەر ڕەگەزەکە هەم ئەسپەکە دەگرێتەوە و هەم مرۆڤەکەش دەگرێتەوە ینی ئێمە دەتوانین بە مرۆڤێکیش بڵێن زیندەوەر بەڵام لەوێەوە کە ڕەگەزی مرۆڤەکەیە نەک جۆرەکەی ینی لە ناو کاتیگۆریەکانە جۆر نیە بەڵام بە جۆر جیاوازە بە ڕەگەز یەکە لێرەش کرمانج هاوتای کورد نییە لە باسییا بەڵام ئێمە دەتوانین بە کرمانجێک بە هەورامەت بە لۆڕێک بڵێن کورد و دەشتوانین پێی بڵێن لۆر یا هەورامی یا فلان بۆچی چونکە ئەمەیان لە ئاستی جۆرایە کە ئەوی تریان بەرز دەبێتەوە بۆ ئاستی ڕەگەز ینی هەورامیەک وەک جۆر لە جیاوازیایە لەگەڵ سۆرانیەک یا کرمانجێک یا لۆڕێک بەڵام لە یەکبوونایە لە چیا لە کوردبوونەکەیە لە ڕەگەزەکە لە یەکبوونایە ئەو تەنها لێرەوە دەڵێ بەڵام ئەوت بۆ دیاری ناکات لە کوێوە مشکلە کێشە دروست نابێت کاتێک ئێمە بە دۆیچێک دەڵێن ئەڵمان بە کەسێکی ئوسترایشیش دەڵێن ئەڵمانیانی و ئوسترایشێکیش قبول دەکا کە پێی بڵێ ئەڵمان وەکو وایە هەر بەڵام ئوسترایشێک دۆیچی نییە ینی دۆیچ شتێکی جیاوازە ئێمە دەڵێن ئەڵمانەکانی سویسرا بەس ئەڵمانەکانی سویسرا دۆیچ نیە ئەوانە دۆیچن کە لە ناو دۆیچلاندان لەبەرەوە ئەڵمان ناوێکی گشتیترە ینی ڕەگەزە ئەڵمان جەرمەنیش ناوێکی زیاتر ڕەگەزێکی باڵاترەکە ئەوانەش دەگرێتەوە کە بە کولتورەکەیان کولتورێکی
ئەڵمانی نییە جا ئەو لێرە بڵێن ئەو لێک دژێت بۆ دیاری دەکا و لەکوێ لێک دژی دروست نابێ ئەگەر بێت و ناوەکە بۆ هەمان شت بێ بەڵام ناوی ڕەگەزەکە بێ یا جۆرەکە بێ وەکو دۆچ و ئەوانەوە لێکدژی دروست نابێ وەکو کورد و کرمانش بەڵام ئەگەر وتت تورکە تۆ دەیکەی بە شتێکی تر یعنی ئەمە وەکو بڵین وەکو وایە ئەسپێکمان هەیە لەگەڵ مرۆڤێک ئێمە بە هەردووکیان دەڵێن زیندەوەر بەڵام ئەسپەکە لە ڕووی جۆرەوە جیاوازە لە مرۆڤەکە بەڵام ئەگەر بێت و بە ئەسپەکە بڵێن بەرد ئەوە چیمان کردووە ئەوە کاتە ئێمە هەویەکەیەمان دەستکاری کردووە ینی وجودە بابەتەکەی هەر خۆی لە هەر خۆیەتیمان خستووە یعنی کاتێکە تورکێک بە کوردێک دەڵێ تورکی شاخاوی وەکو وایە کەسێک بە ئەسب بڵێ بەرد یعنی بیکا بە شتێکی ترکە خۆی نییە ئەوە بە نسبەت هەڵوەشانەکەەوە ئاخر شت دەرەنجام ئەو دێت جارێکی تر دەچێتەوە سەر پێناسە عورفیەکە وەرگرتەیەک وەردەگرێ لە دکتۆرە نامەکەی دکتۆرە هانالۆرەوە هەر دەڵێ ئەمە وەرگرتەکەی ئەڵێ چەندە ناسنامەی کۆمەلگەلێکی ئتنی لە نێوان تێڕوانینی خۆ و تێڕوانینی بێگانەدا سەر هەڵدەدا یعنی بە ڕێککەوتنی تێڕوانینی خۆی و تێڕوانینی بێگانەکە سەر هەڵدەدا ئەم ڕەخنەی دەکا ڕەخنەی ئەم پێناسەیە دەکا کە وەرگیراوە لەوێ بەڵام دەڵێ چی بەڵام بە تاقیکردنەوە دەرکەوتووە تاوانم تاقیکردنەوەیە لەکوێ هێناوە ئەمە تاقیکردنەوەکار کورتیایەتی یعنی کوردێک کە ئەمە قبول ناکە بووە بە تاقیکردنەوەکە ئەوەنا بۆ نمونە کاتی ئازارێک ئەمە قبول دەکا نابێت بە تاقیکردنەوەکە یا بۆ نمونە وێڵزیەک ئەمە قبول دەکات نابێت بە تاقیکردنەوەکە کوردێک کە ئەمەی قبول نەکردووە دەبێت بە تاقیکردنەوەکە لێرەوە ئەو مۆزوعی پارادۆکسە لە لێکدانەوەی تیۆریە ینی بۆ مەسەلەکان دروست دەبێت کە زۆر جار لە کۆلەرەکان تێی دەکەون ئەم تەبان تیۆرەکە ینی مشکلەی نییە تیۆرەکە کێشەی بۆ دروست بێت گرنگەوەیە واقعەکەی واقعەکە لە لای گرنگە نەک تیۆرەکە لەبەرەوە دەڵێ بە تاقیکردنەوە یعنی ئەمە بەڕاستی دەرکەوتووە کە جای وا هەیە باتخوا تێکستەکە هو خۆی بخوێنەوە ئالا دەرکەوتووە کە لە نێوان ئەم دوو تەوەرەیەدا ینی لە نێوان بێگانەکە و خۆدا کارکردنە سەر یەکدی بەردەوامەوە هەندێ جاریش تێڕوانینی خۆ زۆر کار دەکاتە سەر تێڕوانینی بێگانە و بەجارێک دەیگۆڕێت تاوان ئەم پێشبینیەی تا حدێک ئەمەی کە وەکو پێشبینیەکی وایە یعنی ئەمە وەکو شتێک وایە ئێمە دەزانین لە تورکیا هەرگیز بە کورد نەدەوترا تورکیا بەڵام لەگەڵ دروستبوونی هەرێما ئێستا و دەڵێ هەرێمی کوردستانی بە کوردەر دەڵێ کوردیانی ناوی کورد لە ناو تورکیا دێت ئەمە کە سێری دەکەین ینی ئەو لەوێ دەبینێ کاتێک کە ئەمە پێداگری لەسەر کوردبوونەکەی خۆی کرد دەکرێت بێگانەکەش لە زەمانێکان ناچار بێت تەنانەت باسی دەسەڵاتێکیش دەکات لە کاتێک ئەمە کاتێک وتویەتی کە حکومەتی هەرێم وەکو دەسەڵاتێک نەبووە ئەوەش دەکاتە مەرج ینی دەڵێ دەسەڵاتێکیش ئەگەر هەبێت لەگەڵ ئەوەی کە سوور بێت لەسەر خۆی ئەو کاتە ئەوانی تر ناچار دەبن بە کوربانگیکەن ئەڵێ ئەگەر یەکێک ناوی ئازاد بوو بەڵام چەند کەسێک حەزیان لە ناوەکەی نەکرد و بە ناوی مرادەوە بانگیان کرد ئەوسا ئەگەر ئەو کەسە بە هیچ جۆرێک بە مراد وەرامی نەدایەوە یعنی ئەگەر کورد بانگیان کرد تورک وەکو تورک وەڵامی نەدایەوە سوور بوو لەسەر ئەوەی کە ناوی کوردە ناوی ئازادە ئەوە ڕۆژێک دێ ئەو چەند کەسانە ناچار دەبن بە ئازاد بانگی بکەن بەڵام لێرە قەیدێک دادنێ سووربوونی کوردیش لە پاڵ بوونی دەسەڵاتێکی لەباردا یانیەوە وەکو مەرجێک دادنێ و تا حەدێکیش ئەماس دەکەی یانی ئەگەر باتایە و بۆ نمونە ئەو حکومەتەی هەرێم دروست نەبووایە لەوانەیە ئەو بابەتە لە تورکیاش نەچوایەتە پێشەوە ینی ئێستا تورکیا کە جاران نەی دەتوانی هەستی دەکرد دەمرێ ئەگەر بڵێ بە کورد ئێستا زۆر ئاسانە کە بڵێ کوردیانی لە بڵێ هەرێمی کوردستانیش ئەمە بەپی ئەمە ینی پێداگری کورد لەسەر خۆبوونەکەی لەگەڵ دەسەڵاتێکی لەباردا کاری کردوێتە سەر ئەوەی کە لەسەر ئەوەی کە تورکی چیایە عەرەبی چیایە فارسی چیا نین ینی کات دەکاتە سەر ئەم پێ ناسنامەی کەواینتر پێ دەنن بەڵکو کۆمەڵگەلێکی سربەخۆن و وا لەو بێگانانە دەکا ئەم باسی ئەوە دەکا کە دەکرێت ینی هێشتا نەبووە کە بەو جۆرە نێوی ببەن و زۆربەیان درەنگ
بەو جۆرەی کورد زوو یا درەنگ بەو جۆرەی کورد خۆیان دەیانەوێت دەستنیشانی بکەن بازانم زۆر ڕۆشنە هینەکە چۆنە آخر پەرەگرافی حەوت ئەنجامی دیالکتیکی ناسنامەی عورفی و ناسنامەی ئۆنتۆلۆژی و سەرهەڵدانی پارادۆکسێکی نوێ بۆچی پارادۆکسێکی نوێ سەرهەڵدەدا چونکە ئەو دەڵێ ئەو تایبەتمەندیانە ناگۆڕێن دواتر دێت تەبەن لە دوای ئەم بەشەوە لە سیمینارەکانی داهاتوە باسی دەکەین ئەو دێت دواتر باسی تایبەتمەندیەکان دەکات تایبەتمەندیەکان کولتورە زمانە ئاینە فلانە فیسارە بەڵام ئێمە دەزانین هەر خۆشی لەوێ دەزانێت کە کولتور نابێتە ئەو نابێتە ناسنامە زمان نابێتە ناسنامە لە عینی کاتا ئەو لێرە دەڵێ چی ئەڵێ کەواتە کە ئێمە باسی کورد دەکەین مەبەستمان کۆمەڵە خەڵکێکە کە هەندێک تایبەتکاری بابەتیانەی خۆیان هەیە یانی ئەوانەیە کە بەهۆی ئەوانی تروا بانگی دەکەن ناگۆڕێت ئەوەی کە هەر خۆیەتەکەی دیاری دەکا یانی نازانم ئۆنتۆلۆژیەکەی ئەم تایبەتکارانە تێکەڵی یەک بوون و هەمووش پێکەوە بوونەتە هۆی ئەوەی کۆمەلگایەکیان کردووە بە کۆمەلگایەکی جیاواز لە کۆمەلگاکانی دی و ئێمە دەزانین ئەمەی کە ئەم لێرە باسی دەکا و تایبەتمەندیانە لە ناو یانی هەر کوردیان لەوانی تر جا نەکردوێتەوە لە ناو خۆشە جیاوازی لە ناو کورد خۆیان دروست کردووە کە جیاوازیشی دروستکرە و کاتێ ئێمە ناتوانین بیکەین بەو یەکەی کە لە ناو هەمویانە یەکە ینی پارادۆکسێکی تر دروست دەبێت تەوان لە ئاخیری ئەو بابەتەکە ئەم پارادۆکسە حەل دەکا بەڵام بەگەڕانەوە بۆچی بۆ تیۆرە بەشێکە منە لێرە کۆتایی پێدێنم